شێخ جان بەخێر بێ ئەخوا شێخ مەزار خۆراسانی زۆر بەخێر بۆ ڕوانگە بۆ پۆدکاستی ڕوانگە زۆر خۆشحاڵین ئەمڕۆ جەنابێکێکی لە گەنجینەکانی ئەم نیشتیمانە لێرەی لەگەڵ گەنجینەکەمان زۆر بەخێر بێ خۆشحاڵم شێخ جان. سوپاسانەکەم موفقە بن ئینشاءالله منیش خۆشحاڵم لەم دانیشتنا و لەم دیدارە و دەمێک بوو حەزمەکە لە نزیکەوە هەم سوپاسی هەڵوێست و ینی کارە خێرخوازیەکانتان لە نزیکەوە پێڕابگەێنم منیش خۆشحاڵم بەم دیدارە. شێخ جان جەناب تەمەن درێژبی سەرووی 50 ساڵی 50 ساڵی پڕ لە چی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأمته أجمعين. آياتي قرآنية فرمي ووصينا الإنسان بوالديه إحسانا حملته أمه كرها ووضعته كرها وحمله وفصاله 30 شهرا حتى إذا بلغ أشده وبلغ 40 سنة قال رب أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي. وصيت ما کرد بە ئینسان کەوا لەگەڵ دایک و باوکیا چاکەکار بێ. نیعمەتی دایک بە بیری ئینسان دێنێتەوە ئەو دایکە میهرەبانە بووە کەوا شیری کە هەڵی گرتووی لە ڕەحما و شیری پێداوی ناڕەحەتەکانی ژیانی بەڕێ کردووە لە پێناوی گەورەکردنی تۆدا و ئیتر ئەو ئینسانە هەتا گەیەتە 40 ساڵ فلما بلغ 40 سنة قال رب أوزعني لە 40 ساڵی ئاڵێ خودایە یارمەتی دەرفەتم بدەی ئەن ئەشکوڕە نیعمەتەکە التي أنعمت علي کە سوپاسی هەموو نیعمەتەکانی تۆ بکەم ئیلاهی یا رب العالمین. نیعمەتی حەنانی دایک حەنانی باوک نیعمەتی بوونی خوشک و برایی دڵسۆز پاشان نیعمەتی لەش ساغی نیعمەتی چاو نیعمەتی علم و ئیمان لەسەروی هەموویەوە ئیمان نیعمەتی ڕەفیق و مامۆسا و ئوستاز و مڕەبی باش نیعمەتی يعني فقه إسلامي ومذهبي شافعي نعمتي طريقة تصوفي إسلامي أما همو نعمتان الزور بسر إنسان وكخواي بروغار فرمي وإن تعدوا نعمة الله لا تحصوها وآتاكم من كل ما سألتم أو ويستانا داوم بيتان وإن تعدوا نعمة الله لا تحصوها أقبتاني ونعمتكاني خوابش من بيتان ناجبيني بلام لقل أم همو نعمتانا ناسۆر و ئێش و ئازار و میحنەت و ناڕەحەتی و گریان و برسێتی و نەبوونی و دەربەدەری و ئاوارەبوون و لە دەستدانی عەزیز و خۆشەویست و عامل حزن و هەموو ئەم بابەتانش یەقە بە ئینسانەگرێ کە فعلەن یعنی لەوانەیە عمرێک ئەگەر زوو پیر نەبێ بە سەریعی ئاساری پیربوون و ئاساری ڕدێن سپێتی و ئەو بابەتانە بەسەر و سیما ئینسانەوە دیار بێ واشتعل الرأس شەیبە. ئەمڕۆ من چەند ساڵێک لەمەوە پێش لەوانەیە داوی ینی سپی تاکوتەرا لە سەر و ڕدێنما هەبوو بەڵام ئەمڕۆ ئێستا بە جۆرێکی ترە خۆی پرۆگار لە چاکەکان و لە نیعمەتەکانە شکری خۆی پرۆگارەکەین لە بەڵاو موسیبەت و ناڕەحەتەکانە سەبرەگرین خۆی پرۆگار پاداشمان بداتەوە لە شکر و پاداشمان بداتەوە لە سەبرەکان ئینشاءالله تەمەن درێژبی ئینشاءالله شێخ جان. لەناو ئەو شتانەی کە باسی کرد لەو تەمەنە هەمووی نیعمەت بوو و شکریشی تیا بوو عەزیەتیشی تیا بوو بەڵام لێرە ئەم پۆدکاسە چونکە گەنج گوێی لێ ئەگرێ متەئسیرە گەنج تەماشام کرد باسی مادە و مادەگەراییتیانە بوو ئیتر بە هەموو شێوازەکانیەوە بە پارە بە سیارە بە خان و بە دەسەڵات لەمایە بە گەنجانەڵێ چی کاک شێخ؟ طبيعي مسألة مادة وبوني سرت سامان وبابتانش نعمتك لنعمتكان أبي إنسان لو شهر شكري خوي بروجار بك بلام نعمتك بقاي توابها به ونعمتك بردوان بزور به وإنسان لو وصفي تامي أو بابتا يعني هرجيز بيزار نبي يعني مادة أو بابتنية كإنسان بشانو بالي هل بدا وشانازی پێوە بکا بەڕاستی ئەگەر مادەیەک لە پێناوی ئەم بابەتە معنەویانە لە پێناوی ینی خزمەتی دایک باوک خوشک برا کیش کوڕ خێزان وڵات نیشتیمان بەکاری بێنی زۆر نیعمەتە زۆر باشە زۆر چاکە ئەویش بێتە نیعمەتێک لە نیعمەتەکانی تر ئەویش بێتە بوارێکی معنەوی
بەڵام ئەگەر بێت و ئینسان یعنی بەس ماڵ بژمێرێ وەکو حالەتێکی حاسوبی لێ بێ یعنی غەڵەتە، یعنی هەڵەیەکی گەورەیە لە ژیانی خۆیان ئیکا ئیسراحەتی تێکەچێ، خەوی ئەزڕێ، ژیانی نابێت. الذي جمع مالا وعدده يحسب أن ماله أخلده، يعني ئەوەی کە هەرجم پارە ئەژمێرێ و خەفەتی لێ ئەخوا و بەدوای دادێ و دەڕوا و ژیانێکی پێم وانێ خۆش بێ. بۆیە پێغەمبەر فەرمێ تعس عبد الدینار وعبد الدرهم، يعني ڕووی يعني تووشی شەرمەزاری بێ ئەو کەسەی بەندەی دینار و درهەمە. دینار و درهەم وا چاکە لە پێناوی خوا و خزمەتی ئیسلام و دینە. وەکو سوهەیبی ڕۆمی کاتێکە هاتە ناو شاری مەکە فەقیر و گەدا و هەژار بوو و عەبدێکی فرۆشراو بوو. دوای ئەوەی کە ماڵ و سر و سامانێکی زۆری پەیدا کرد، ئاسنگەرێکی باش بوو، کوورەچێکی باش بوو، زۆر دەوڵەمەند بوو. کاتێک کە ئاشنا بوو بە ئاینی بەرزی پیرۆزی ئیسلام و ببە شاگردێک لە شاگردەکانی حەزەری پێغەمبەر و قوتابێکی سەرکەوتی پێغەمبەر صلى الله عليه وسلم و پێغەمبەری خۆشەویستمان تووشی ئێش و ئازار بوو لەگەڵ خۆی و ئەسحابیە، یارو یاوەرانی نارد بۆ حەبەشە، خۆی چوو بۆ تائیف، ناردنی بۆ مەدینە بەنهێنی. یەکێک لەو کەسانەی کەوا دوای پێغەمبەر صلى الله عليه وسلم کە ڕێگای کۆچی گرتە بەر و پێغەمبەری خوا لە مەدینە بوو، ئەو ژیانی مەکەی واز لێ هێنا و سەرۆت سامانەکەی خۆی واز لێ هێنا. سوهەیبی ڕۆمی بوو کاتێک کە هات هیجرەت بکاو مەکە بەجێ بێڵێ لە دەرەوەی مەکەوە کافر و قوڕەیش گرتیان وتیان ماڵ و سەر و سامانێکی زۆرە کۆ کردوتەوە، ئەتەوێ یعنی بەو سەرۆت سامانە وچی بۆ لای محەممەد کە پێشتر هیچ نەبوو. ئەوشتی ئەگەر بێت و سەرۆت سامانەکەم بەجێ بێڵم لای ئێوە بتان دەمێ ڕێگام بۆ خۆشەکەن بچمە لای حەزەری پێغەمبەر و حەزەتی ڕەسوول الله. وتیان بەڵێ. وتی دەی مەجارم بدەن، مەجاریان دا دوور کەوتەوە. وتی ماڵ و سەر و سامانەکەم لە فڵانە شوێنی شاری مەکە حەشارداوە، بڕۆم بیبن بۆ خۆتان، هیچ پێویستم پێی نییە. من پێغەمبەری خۆشەویستمان ناگۆڕمەوە بە هەموو سەر و سامانی دنیا. آية هات ومن الناس من يشري نفسه ابتغاء مرضات الله والله رؤوف بالعباد. صهيبي الرومي يا مصعبي كر عمير، مصعبي كر عمير لشر أحدك شهيد بو پێغەمبەری خۆشەویستمان بانگی کردن یەک بە یەکی شەهیدەکان بێنن ئەسپەردەی خاکیەکەن. حەزەتی ئیمامی حەمزە سەییدی شەهیدەکان بوو، لە پێشەوە ئەسپەردەی خاکیان کردوایە و مصعبی کوڕی عومەیر بوو. کاتێکە خامێکیان هێنا سەری دا ئەپۆشت لاقی دەرەکەوت، لاقی دا ئەپۆشت سەری دەرەکەوت. پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی من لە شاری مەکە مصعبم دەبینی بۆنی عەتری مصعبی کوڕی عومەیر بەهەر کوڵانێکا تێپەڕیایە خەڵک بۆ سەعاتێک دوو ساعتە ئەزانی مصعبی کوڕی عومەیر لێرەوە تێپەڕیوە. کاتێک کە لای منی هەڵبژارد دایکی سەر و سامانەکەی لێ قەدەغ کرد، وتی من ناتم یە بچی بۆ لای محەممەد، بۆیە وازی لێ هێنا، وازی لەو هەموو خۆشی و ناز و نیعمەتە هێنا و شوێنی من کەوت. ئێستا شەهید بووە، سەریدا ئەپۆشم قاچی دەرەکەوێ، قاچیدا ئەپۆشم سەری دەرەکەوێ، خامێکی تەواوم دەست ناکەوێ، مصعبی کوڕی عومەیری تێدا بشارمەوە. بۆیە هەڵبژاردننی بواری معنەوی و فەزڵدانی بەسەر مادیە لە حەقیقەتە ئەوە وا ئەکەلەوەی کە تام لە ژیان بکەی، تام لە حەیات بکەی، وئیلا ئینسانێکی مادی هیچ ینی تام و چێژێک لە حەیات لە ژیانە نابینی. ڕاستە. شێخ ئەوانەی کە جەناب باسی کرد بابەتی ڕۆحانیە، ئەو بابەتەیە کە دوای پەیامێک بکەوی نەک ئەوەی کە دوای مادە و مادەگەرایی بکەوی. جا شێخ حەزەکەم بابەتەکە بینەوە بەلای سەردەمی گەنجێتی و فەقیهەتی خۆ. حەزەکەم زانم فەقیهەتی و چۆن بەڕێ کرد شێخ؟ من سوپاسی خوای گەورە و میهرەبانەکەم کە لە عائیلە و بنەماڵەیەکی علمی و ئوسرەیەکی علمی و عیرفانی پەروەردە بووم و هاتوومەتە دنیا. با پیرمان شێخ محەممەدی خۆراسانی ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر گۆڕی مبارەکە، ئەو ڕێپیشاندەر و ڕێنیشاندەری باوک و مامەکان و هەروەها مەدرسەیەکی گەورە بوو بۆ ئێمە و بنەماڵەی ئێمە، چووکەم ئێمە لە سەروی شێخ محەممەدی خۆراسانیوە کەسی ترمان نەبینیوە.
يعني وكو عائلة وأسرة وباب ما مكان نيان بيني وجهكم الشيخ محمد خراساني كلا خراسان وهاتوا بتاقو تنها هاتوا وإما ما مكاني بابم وبابم ما مكاني خوينا بيني وبابيري خوينا بيني وبس باوكي خوي بيني الشيخ محمد خراساني كهاتوا بسلطي هاتوا بتمني باز صالي كهاتوا ودوي زانستو بقري بروا سفري ولاتي مصر بكابو أزهر جامعي أزهر أو كاتا أزهر ناو بانجي كي هجار زوري هبو لصالي 1800 كان ل 1900 بيسا كان بويا كاتك الرقاء أقريتا بار بشبرو مصر خواهي قورو مهربان إرادي وهاي آشنايا كاب ابن مالي شيخاني بيارو شيخي علاء الدين بتايبت ولقل الشيخ عثماني بيارا ولقل الشيخ مولانا أما قتابي بون لسردميكا قتابي قرآن بون لاي مصطفى إسماعيل وشيخي علاء الدين يعني وها تعاملي لقل الشيخ محمد خراسانية كردوة وتوتي خراساني منا أهل البيت خراساني لإيمية يعني لك سكاري إيمية لآل بيتي إيمية أو مدرسة جوانيك الشيخ محمد خراساني كيشاي بو بابم بو ما مكانم وبابم رحمتي خوالي بي كيشاي بو إما أتوانين بلين إسفاديكي زوزو باش مانكر لو مدرسة جوانا لو أدب وعرفانا وآشناي من دسي قرت موبرتمي بو مدرسي أو مدرسي كوا موسى عبد الكريم مدرس الرزا ورحمتي خوالي بي وقوري برنور بي نخشى الرقاب يعني قتابي ما موسى عبد الكريم مدرس نخشى كيشي أو مدرسة دينية كان توابي كردستان ما موسى عبد الكريم مدرس بو وأو منهج جوانا ما موسى عبد الكريم مدرس داينا لبو مدرسة كان بوي إما خوما بشاقردي ما موسى عبد الكريم مدرس زانين شوك ما أو منهج جوانا كبو مدرسة دينية كان دانرا أو خوي داينا ومن يكم كزمو بكتشمنا أو مدرسانا إما الرعيلي أول بوين يعني بيش إما مرحلة دو سي وأنا نبو مرحلة يكبو إما بوين دو إنجا مرحلة دو بيدا بو إنجا بو السي إنجا شوار بينج شش دواي أوي كشش من تواوكر يكو دوي معاد من تواوكر دواي أوي شو ما بغا شو ما خزمتي ما وصع عبد الكريم مدرس ولا وين ماما وتقريبا قدري من صالونيوك لخزمتي ماما شو كم من جامعة تواوكر لهولير لكردستان صالة جامعي صلاح الدين بخدني بالات شو ما بغدا أو كاتلوي ديسان بكالوريوس كتير من خندوا بكالوريوس يعني قسمي شريعة ما غير إما ليرا درشوي دراسات إسلامية بوين شوين شريعة ما خندوا يترشوا روج لخزمة موسى عبد الكريم مدرسها بوين وشو روج للشعب القاضي جيلاني بوين أما وبقرا رمضانك لخزمتي موسى عبد الكريم مدرسها بوم هل بيكي رمضان حتى أخير رمضان وحتى جاجنكش لخزمتي يا كدمان و فقيتين يكك لو قناغ بيروز وجوانانيكا زرشتي بمن فيركد ومن قرزاري حجري فقيتي وقرزاري أو منهج جوانبك يعني قورة بياوكاني بواري علم وزانس وزانياري نخشان ديان لكردستانا ويما قرزاري أواني خوي بروغا جزاي خير أمداته آمين إن شاء الله شيخ طبعا هرشي بياواني آينية لأديب شاعرانا للشيخ لو كساني كناو دارن همو أنها القلاي حجرة كانن أما يباسي كرشي حجرة بو بكي لبي سردمي فقيتي چون بو ريز قرتن لما مسا چون بو لسر چوك دانيشتن بو مسا يستا چون أو كاتا چون بو شيخ جان طبيعي من قناغي ما سيرو دكتوراشم بالريوة يعني شو ما تدروي ولات شمتا ولاتي السودان بو ما سيرو دكتوراش ودو جامعة شمتواو كده يكي صلاح الدين ويكي بغداد وما حدي خطابة شمتواو كده وقناغي متوسطوي إعدادي شمبريوة وسرتاي وهم درسي شموتوتا ولا معهد خطابة بينصال واني أصولي دعوي إسلامي قوتوتوا ولا إعدادي كان شا لصباحي نيمروان مسائل إعدادي كسنزان لوي من ما مصاياتي دوري ما مصاياتي بيني ويعني بينصالي الريك بلا يعني كموا باورناكم هيك لم قناغانا بقات آستي أو روشة جوانا برزانستي وبر أدب وبر علميك لحجركاني فقكاني لحجركاني كردستان هبوا وحجركاني كردستان هموي بأتكيتو ببرنامو باشتي جوان وريكوبيك يعني جاري واهي لناو فقيك لناو حجركاني كردستان سر رأيويك من أو منهجي بويدا عنين
قورآانی پیرۆزە، ئەحمەدیە، عەوامیری جورجانیە، عەوامیری بورکەویە، أصول فقه. پاڵیزارە، هەروەها بێتەوە فقی ئیسلامی، فتح القەریبە، هەروەها بلاغەتە. بێتەوە ئیتر نەحوە، صەرفە، بەلاغەیە، منطقە، ئەحمەدیە. شەرح عەقایدە، هەموو ئەم بابەتانە کە ئەی خوێنێت لەگەڵ خوێندنی ئەمانە مامۆسای خۆی هەیە و هەم بە قۆناغەکانی سوختە و مستعیدیاتی ئەپەڕێ. سوختە ئەوەیە کە دەرس خوێنێ کە بێتە مستعید دەرس ئەڵێتەوە، ینی لە کاتێکا لە حوجرایە هەم قوتابیە فەقێیە دەرس خوێنێ هەم دەرسی ئەڵێتەوە. ینی جاری وایە کە ئێمە قوتابی بەس ئەخوێنێ ئەڕوا لە ئەخیرە ئەبێ تدریب کار لەسەر تدریس، بەڵام ئەو نەفەرەی کە لە قوتاب لە فەقێتیا دەرئەچێت تەخەڕوجەکە و ئیجازەی علمی وەرەگرێ، لە یەک کاتا کە مامۆسا بووە قوتابی بووە مامۆساژ بووە، یعنی یەکسەر ئامادەی بۆ ئەوەی کە حوجرەی هەبێ و وانەی بڵێتەوە. لەسەر چۆکدا ئەنیشتن، لەسەر ئەژنۆدا ئەنیشتن، مەگەر دەرفەتێک ینی خۆی یەکەم جار ئەبێ بە ئەژنۆدا ئەنیشت، خۆی ئەدەبی فەقێ وەها بوو لەسەر ئەژنۆدا بنیشێ، نەک تەکلیفی مامۆساوا بوو، نەک زۆری مامۆساوا بوو، هەر قوتابی و فەقێ خۆی خۆڕزکانە پێی بێ ئەدەبی بوو چوار مشقی دابنیشێ لە خزمەتی عیلمە، لە خزمەتی مامۆساکەیە. بە چەشنی هاتنی حەزرەتی جوبرئیل بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکان ئەفەرمون ڕۆژێ پێغەمبەرمان بینی دانیشتە بوو، کەسێک هات فأسند ركبتيه إلى ركبتيه باشا ووضع يديه على فخذيه. فرمي بيني من كسيكي نوراني جوان هات أجنوي نوسان بأجنوية ولا خزمتي بيغمبري خوا ودسكاني دانا لسر رانكاني وإنجا برشاري لبيغمبري خوا كان وتي يا رسول الله صلى الله عليه وسلم ما الإيمان ما الإسلام ما الإحسان. بيغمبري خوشوش من ولامي أدايوا لا أخيرا كابرا ليداروي بيغمبري خوشوش من فرموي أتدرون من هو زانيتا أو كيبو يعني يا رسول الله ورسوله أعلم. فرمي هذا جبريل آتاكم يعلمكم أمر دينكم. أو حضرتي جبريل بو خو أو اشتكاني أزاني إسلام وإيمان وإحسان شيء أو وحي بو من نيري بس هاتبو شوازي درس وخويندنو برشار كردنو شوازي طلبيتي آشناي إيوكا أو مجلس جواني حضرتي جبريل لقل بيغمرا ئێستا قاڵ بووەتەوە لە حوجرەکانی کوردستانە بە تایبەتی لە حوجرەکانی بنباڵی مزگەوتەکانە ئەگەر فەقێ بوو ئەبێ بەو ئەژنۆ بەو شێوازە دابنیشێ لە خزمەتی مامۆساکەیە پرسیاری هەبێ و عیلم بخوێنێ. ئەگەر ماندوو بوو واری دەرسەکە وانەکە درێژ بێ باش لی تێنەگەشت بێ ماندوو بوو بۆیە هەیە ئیسراحەتێک بە ئەژنۆکانی خۆی بدا و چوار مشکە دابنیشێ و بەڵام کە ئیسراحەتی دەرچوو خۆی ئەدەبن ئەبێ فێر بێ بێتەوە سەر ئەو دانیشتە چییە شێخ؟ بەیامی ئەم دانیشتە ئەڵێ عیلم ئەڵێ لەولا تعطنی كل لا أعطيك شيئا. ئەگەر هەموو گیانتم نەدەیتێ هەموو مێشک و جەواریح و حواسی خەمسی خۆت و هەموو شتە جوانەکان و پیرۆزیەکانی خۆت و ئیسراحەتی خۆتم نەدەیتێ هیچ شتێکە نادەمێ. عیلم زۆر مقدس و پیرۆز و چرایەکی ڕووناکە. ئەگەر بتوێ ئاشنای عیلم ببی ئاشنای زانست و زانیاری ببی بەڕاستی ئەبێ خۆتی بۆ یەکلاکەیتەوە، ئەبێ واز لە دنیا بێنی، ئەبێ واز لە شەهوەت و واز لە داڵغە و خەیاڵات و واز لە تووڕەبوون و تێکەڵبوون بماڵی دنیا و بابەتانە بێنی. خۆت هەموو تەسلیم کەی بە بواری عیلم و زانست و زانیاری ناکرێتەوە چاود لەسەر کتێبێک و مێشک و داڵغە و خەیاڵات لە شوێنێکی تر بێ. باشە ینی ئەوەندە ڕەبانی و خواناس و دیندار بوون. جاری وا هەیە یعنی نەزەری فەقێیەک لە ئافرەتێک خەیاڵی بردووە مێشکی لای کتێبەکەی بووە بەڵام مامۆسایەکی عیرفانی نورانی دەرزەکەی پێوتووە زانیوێتی وتی من دەرز بۆ تۆ شەرحەکەم تۆ خەیاڵت لای شعر و کیژۆڵە و ئەو بابەتانەیە ینی هەر خوێندێتەوە وەکو ئیمامی شافعی هاتۆتە لای وەکیعی مامۆساکەی خۆی وەکیع مامۆسای بووە ڕۆژێک هاتووە دەرس خوێنی ئەڵێ ئیمامی شافعی هەر جارێک کە دەرسی کە نوێژی ئەکرد ئیرادەی خوای پەروەردگار قیبلە ئەهاتە پێشچاوی و چۆن حەزری پێغەمبەری خوا لە ئیسرا و میعراجا خوا قودسی هێنایە پێشچاوی و وەصفی قودسی کرد بۆ مشریکین ئەی فەرموو ئەوە قیبلە ئەهاتە پێشچاوی و هەر لاپەڕەیەکی ئەخوێندەوە لەبەری ئەکرد ڕۆژێکیان نەزەری کرد ینی پاژنە پێی
ئافرەتێکی بینی کە لەسەر کانی بوو یعنی ئەو وای کرد وای لێ هات قیبلەی نەئەبینی و زاکری بەهێزەکەی نەما و حرفێکی پێ نەما سەرەوابێک لە زیان نەما شکاتی کرد بۆ لای وەکیع وتی وەکیع من ئەوم لێ قەوماوەتی بزانە چ تاوانێکە کە لەچ گوناهی وتی وەڵڵا هیچ تاوانێکم نەکردە بەس ڕۆژێ پیرەژنێکە چوو بۆ سەرکانی قون پاژنەیم بینی پیرەژن ئافرەتی جاحێڵ و خۆی ڕازان دەبێتەوە و سەر و ڕوو شان و لاق و ڕان و ئەوانەی ڕوود بێنە پاژنە پێ لەوانێ گوێرەویەکە گە بکەیتە پێت پاژنەکەی دڕابێ شتێکی ئاوها ئەڵێ ئەوە سەبەکەی ئەوە بووە إجابة شعرك فرمي شكوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي وأخبرني بأن العلم نور ونور الله لا يهدى لعاصي شكاتم كربو لاي وكيع كذاكر لم تيكتوا فأرشدني إلى ترك المعاصي في وتم تاوان مك نزر مك وأخبرني بأن العلم نور خبري بدام علم زانس وزانين نورا ونوري خوي پروگارش نادري بإنساني تاوان بار بويا أو كسي كوا بچوكا دا أني شيء لخزمتي علمه بزاني لخزمتي أول شتا قرآن وحديث دا أني شيء شوكم همو أم درسانا هل ينجراوي قرآن حديث أيها المغتدي ليطلب علما كل علم عبد لعلم الرسول تطلب الفرع كي تصحح أصلا فكيف أغفلت علم أصل الأصول يعني همو أم درسانا لنحو لصرف لبلاغة لتفسير هموي سرنجا أتيتوا كتاب وسنة قرآن وحديث إنسان كشوكي داوة شوكي داوة لبردمي فرمودي إخوة وفي غمر إخوة جاء لبردمي ما مصاكيها كوصية كبأمانته أبي أو علم الرابقيني خوي بروغار آشنا ما باش شيخ خود جناب الدرس دوتوتو قطعب خانه وأقداري شوازي دراستي إسايم باسي حجرنا كم بلا حجرش أي تلبي إسا شونا برامبر مع مساقي طبيعي فرق جواز فرقي زوري كردو زور من أي جرمو بو سياستي تشوت لولات ولا اجتماعنا سياسة هميشة سياستي كي تشوت لما بيني حزب كان دروز بولا كردستانا منافسيك ناشريفانا وإعلامي عن بدأ سوابو همو أم جويناني كوا لما مجلسك أدرى برامبر بيكتري ولما قر حزبك أدرى برامبر بيكتري أو جوينان نقل كراب وإعلام راقيان نكانوا شو هناو همو مالك توشي أو بأدبي وسكايتي وشبرزي وفيروس وميكروبكر وايلي هات نك أدب وحرمتي طلب برامبر ما مصانما بلكو أدب طلبي أولادش برامبر بدايكو باوك نما برامبر بقوركان نما جاران يعني كباسي زانايك تكرد فرمي بتشاوتا أهات أخواروا يسخل سوكايتي بزانا كانتانكا زانا كانكن جاران شورشگيرك زعيم وسروك وسركرديكي ولاتو نجتمانكات كبو ولاتو نجتمان خباتي كردو وخزمتي كردو بأو بري ريز وحرمته ونابيان أهين را استا أو إعلام منافسة وسكايتي ككران بيكتري وايلي هاتوا يقيم مردوكانش من يعني قرتوا كمردوكانش من بيبش نابن بيبش نين لو سكايتي وجين وبيريزي كوا خلقاني كان كواتي كي دروسي كد حزب كان دروسيان كد يعني أقار بيتو روجك لوجان بيابيك حزبية حزبيك قلي أويك وتي بوتي وايلي هاتوا يكسر في بلي والله حزب سياسته اشتنا بجيكاني ولاتو اشتكاني الرابردوي ايوه هلكاني الرابردوي ايوه بوبا فيروسكو يقي رولكاني ايما يانقر كان نزاني جوين شيا نزاني بأدبي شيا بويا اقر بتوي او ملة خامن كي توا براسي ابي هرشي براسي بيد بلم وان تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا امثالكم اقر بتوي أو الرأس كي توا أبيه هيج نبي أم إعلام شوين خراب وأواني كوا تيك توك أو بابا تاني كوا جوين خلق في جوين كأمانة هبي قبات كي أم جيلا هيدي ورده خوي بروجار يعني بيان بعتو بولا خوي جيلا كي تربر ورده كي توا للروزوا نزاني جوين شيء نزاني
تێگەشتی ئەو ریفۆرمێکی سەرتا سەریە بێت جارە لە بناغەوە ئیتر لە باتی جوێنەکان ینی لە بیری خەڵکی ببیتەوە ئەگەر ویستی بە یەکێ بڵێ قوزەڵ قورد هاشە لەو مەجلیسە پێ بڵێ دەڕنەڤیس ئیتر خەڵک ئەو کەلیمەی دەڕنەڤیزە ئەو کەلیمەی دەڕنەڤیزە لەوانەیە پێی وابێ جوێنێکی زۆر گەورەیە چکۆم ئەبێ ئەم کەلیماتە خراپانەی کە لەم سەردەما ئێستا ئیعلام و خەڵک و تیکتۆک بەکاری هێنێ بەرامبەر بە یەکتری بووە تازە بووە وەکوڵێ العلم في الصغر كالنقش على الحجر باشە ئەبێتە نەقشێک لە مێشکە حتا تەماشای ینی منداڵێک بکە لە مابینی ژن و پیاوێکی شەڕانیە ژن و مێردێک شەڕانین جوێن و سوکایەتی بە یەکتری ئەدەن ئەو منداڵەکە گەورە بوو هەرچی جوێنی مابینی دایک و باوکی خۆی هەیە تێ لە کۆڵانەکان بەکاری بۆ لە بەروی لەو ژینگە خراپەوەردە بووە. باشە شێخ ڕاستە ڕۆڵی بەشێک لێ ئەلام کاریگەری هەبووە بەس بۆچی وای لێ هاتووە ئێستا شێخ دائەنیشی قورئان ئەخوێنی جوێنە پێدەن هەردا بنیشە قورئان ئەخوێنی کەلامی خوا ئەخوێنی قسە و پێڵ جاوکو عەرزم کردی جاران یعنی مرکز و سەرچاوەی بنیاد لە کوردستانە بۆ پەروەردە بۆ ئەخلاق ئیمام و خەتیب و خوتبە و مینبەری مزگەوتەکان بوو پاشان مامۆسای قوتابخانەکان بوو پاشان خوێندنی باڵا بوو پاشان دایک و باوک بوو ئەمانە شەو ڕۆژ خەریکی بنیاد بوون بەڵام جیلێک دروست بوو پێشی ئەوانی دایەوە ئیعلامی لە بەردەسا بوو پارەی لە بەردەسا بوو مشتێکی لە بەردەسا بوو پوخڵەواتی ئەمان زاڵ بوو بەسەر پەروەردەی ئەوانە وەکو شاعرە فەرمێ مەتى يبلغ البنيان يوما تمامه إذا كنت تبنيه وغيرك يهدم ئەم بینایی ئەخلاق و ڕەوشت و بەها پیرۆزانە چۆن ئەگەیەتە ئامانج لە کاتێکا تۆ بنیاتی ئەنی بلۆک لەسەر بلۆکدا ئەنی بۆی قەسرێ دروستکەی بەڵام غەیری تۆ تێ ئەی ڕوخێنێ دائیمەن ڕوخاندن ئاسانترە لە بنیاد وەستایەک بێرە من و تۆ خانوویەک دروست بکەین بڵین وەساگیان بلۆکی بدەینێ بلۆک لە دوی بلۆک دای بنێ یەکێکیش لەو سەرەوە بەلەقەلەی بدابی ڕوخێنێ کاممان سەریعترین حتمما ئەو سەریعترە حتمما ئەوەی ئەی ڕوخێنێ سەریعترە ئەوەی کە بنیاتی ئەبینێ ینی بەدەست و مەچەک و کرێکار و خانوویەک لەوانەیە ئەگەر دروستی کەین 3 مانگی پێچێ 4 مانگی پێچێ 6 ئەگە زۆر جوان بێ ساڵی پێچێ 2 ساڵی پێچێ من مەشروعی مزگەوتێکم لە بەردەسایە 3 ساڵێن بۆ داناو لە خلال ئەم 3 ساڵە لەوانەیە مەشروعەکە گەورەیە لەوانەیە پێشم دروست نەکرێ ینی پێم تەواو نەکرێت لە خلال ئەو 3 ساڵە هەر دروستی ئەەکەم ئینشاءالله بحول الله وقوتی هەر دروستی ئەەکەم بۆیە دوعای خێری ئێوە مسلمانانم دەوێت مەشروعێکی گەورەیە مەدرسەیە تەحفیظە مەدرسەی فەقیهەتیە و ئەو منهەجە جوانەی کە وا لە علم و عیرفانە هەبووە لە ڕابردووە زیندوی ئەەکەمەوە ئیجا مەبەستم بۆتانێ 3 ساڵیان بۆ داناوم کە لە خلال ئەو 3 ساڵا دروستی کەم بەڵام ئەگەر بتێ بی ڕوخێنی شۆفلێک ئیشی 2 ساعات 6 ساعات ئەی ڕوخێنێ کەواتە ئەوانەی کەوا بنیاتە نێن هەموو ڕۆژێ خوتبەکانمان مەلاکانمان مامۆساکانمان مینبەرەکانمان مەشغوڵە خەریکی بنیاد نانە بەڵام یەک جومعەمان هەیە کاتی خۆی ئەو ئیشە زۆرەیە کرد بەڵام لەم ماوە دوور و درێژە لەم ماوە لە خلالی ئەم 20 ساڵە یا 30 ساڵە کۆمەڵی وەسائل هاتووە هەریکە لە بەردە و بەرک و باخەڵی خۆیەتی هەڵێ دەیتەوە هەتا پەیامێکی جوانە بینی 100 جوێنە بینی 100 جوێنە بینی بۆیە هەمووی خەریکی هەدمە خەریکی ڕوخاندنە خەریکی کاولکاریە بۆیە واجبە لەسەر هەموو لایەکمان بەڕاستی ئەمە ڕاستکەینەوە و ئەم ڤایرۆسە لە کۆڵی خەڵکی بکەینەوە و خەڵکی ئاشناکەینەوە ڕاست باشە شێخ ئەوە ژینگەکە وای خۆڵقانووە ئێستا بارودۆخەکە وای تێکەوتون لەبەرەوەی ئیعلام لە بەردەستمانایە لەبەرەوەی ئاسان ئەگەی بە خراپە تەمان خراپەش زاڵەتە خۆ مەشغوڵ نەکەی بە باشەوە مەشغوڵی بە خراپەوە زاڵە ئێستا وەختی خۆی کە گەنجێک هەبوایە مەسەلەن لە تەمەنی 20 ساڵیە ئەی بوو هەرسەری ڕوود بێ وایە جامانە و مشکی بەسەرەوە وایە حەزەکەم تۆ پەیام بدەیتە گەنجەکان قەینا ژینگەکە خراپە بەس پەیامت چییە بۆ ئەو گەنجانە چ هەستێکی باش بۆ خۆیان پیا بکەن و کەسایەتێکی جوان دروست ئەوە من ڕۆژێ چوومە ئیعلامێک لە ئیعلامەکانی کوردستان بۆ ئەو مێزگرد و بابەتانە کە چوومە ئەوێ دیار بوو ئەوەی مقابلی من کە دان ڕابوو میکیاجێکی باشیان بۆ کردبوو میکیاجێکی باشیان بۆ کردبوو کە علەساس لەبەروی کە ئەوە
ئێجدیە و نازانم لۆچی دەم و چاو بابەتانە هاتنی قیمریشان گوتیان مەوەسا جەنابیش بە ینی ئەو بۆ درە و نازە بۆ بابەتەوتم بابە من مەلام من مامۆسا من مسلمانم من هەموو جمعەیە بە ئافرەتان ئەڵێن میکیاج مەکەن طبیعی بن سروشتی بن فطرة الله التي فطر الناس عليها ئینسان ئەگەر جوان بێ جوانە خوا جوانی کردە ئەگەر جوان نەبێ بێوێ بە بۆ درە و دەرمان و ئەوانە خۆی جوانکە جوان نابێ يصنع الصانعون وردا ولكن وردة الروض لا تضارع شكلها وەستا هەیە گوڵی دەستکرد دروستەکە بەس گوڵی دەستکرد ناکاتە ئەو گوڵی کە خوای پەروەردگار خۆڵقاندوێتی و سروشتی و دروستی کردووە لە باخ و باخاتەکە مەوەسانا ئەوە بۆ درێەوە بۆی علاوتم بابەکیان ئێمە لە سەر منبەر بە ئافرەت ئەڵێن میکیاج مەکە ئێستا ئێوە پیاوتان گرتە زۆر سەیرن وتیان مەوەسا ئاخر نابێ هەروەوتم بابە من دەستنوێژم کرد ئێستا نوێژم کرد ئەگە بە نوێژ و دەستنوێژ جوان نەبم بە بۆ درێتی و جوان نابم هەر وازی نەهێنا وازەوتم بابە گیان مەیمون بە میکیاج جوان نابێ ئەوەی بەرامبەرم نەمزانی بۆیان کرد بۆ فەقیرە ئەوە تەماشایەکی کرد و وتی ماوەسا ینی من مەیمونم وتم داوای لە بنەکەم ئەگە بۆ تۆ کرابێ وەڵڵاهی من علاقەم لە تۆنەوە بەڵام مەبەستم چییە مەبەستە لەم بابەتە یعنی بەڕاستی زۆر مهمە زۆر گرنگە ئینسان بگەڕێتەوە سەر سروشتی خۆی طبیعەتی خۆی سروشتی خۆی و طبیعەتی خۆی ئێمە جاران ئەمانون ئافرەت ڕووتی و لاقڕووتی بووە ئافرەت حرامە ئێستا پیا وای لێ هاتە بەیانیان ئەڕۆی لەسەرەی سەمونە سێچارێکی لە پیا ئەو سوفورە ئەو قڕم بەسەر هەتا ئافرەتمان پۆشتە کردەوە و وسمان پۆشتەیکەینەوە پیا و سوفور بوو پیا و سوفور بوو سە باسی ئەوە ئەکەین جەمەدانی ڕەمزی عیزەت و حتا کاتی خۆی لە فقی ئیسلامیە ئەگەر ئاگادار بێ عورفی عام عورف ڕەچاو کراوە ینی لە عورفێکە ئەگە کەسێک پێ عین ینی جەمەدانی لەسەر نەبوایە ینی خەڵکەکە هەمووی جەمەدانیان بەسەر بووایە مندیلیان بەسەر بووایە کڵاویان لەسەر بووایە ئەگەر بۆ شاهیدی کەسێکیان ویستایە سەرکۆت بە قوڵیان نەکرد ئەیان و ئەوە مادەم پێ عیب نییە لە ناو مجتەمەعێکە ئاسوڕێتەوە سەری خۆی کۆت کردە پێیشە عیب نییە بێ شاهیدێکی ناحەقمان بۆ بدە باشە بۆی سوای لێ هاتووە مەسەلەی شاهیدی لە بەردەمی محکەمەکانە خەڵک سڕ ئەگرێ ینی بۆ 20,000 25,000 دێ 1000 شایدی بۆ چ مەقسەدێتی ئایا ئیشەکە وایە ئیشەکەوانیە تێگەشتی جاران فکر لە چی ئەکرایەوە بۆیە زۆر گرنگە پەروەردەی خێزان کە تاکەکانی خۆی پەروەردە ئەکا کە مناڵی خۆی پەروەردە ئەکا ئەو مەسئولە ئەمام الله قوتابخانەکانمان مەسئولن ئەمام الله و مزگەوتەکانمان مەسئولن ئەمام الله و خوێندنی باڵا اینجا ئیعلام خۆی ئەم چەند مؤسسە هەمووی شەریکن قاسمی مشتەرەکەیە لە مابینیانە هەمووی پەروەردەکردنە یەکەم پەروەردەی تاکی کۆمەلگا دایکە لەگەڵ دایکە ینی ئەگەر مناڵێکە بینی پڕ ئەدەبە بزانە دایکێکی پڕ ئەدەبی هەیە ئەگەر مناڵێکە بینی خراپ پەروەردەکراوە بزانە دایکەکە مقەسیر بووە باوک زۆر مەسئول نییە لە بروی مەسئولی یەکەمی سەرشانی باوک پەیداکردنی ژیان و مەعیشەتە ئەوەی کە لە ماڵەوەیە و بەردەوام لەگەڵدا مناڵەکانە فێری گچکە و گەورەیانەکە دایکە پیاوی شەریکە پیاویش تەواوکەرە بۆ تەواوکەرە لە بەروی کە دێتەوە تەعاملی ئەم پیاوژنە چۆن بێ تەطبیقی ئەکەن و ئەم مناڵە لاسایی ئەو تەطبیقە ئەکاتەوە بە نەزەری خوێندوێتی لەگەڵ دایکە بەڵام بە تەطبیق لە مابینی دایک و باوکە تەماشای ئەکا ئەگەر مناڵە پەروەردەکرد ئەدیبه 7 سنین 7 ساڵی ڕێک پەروەردەیەکەی دوای 7 ساڵ مناڵ لە 6 ساڵی و لە 7 ساڵیە لە قوتابخانە قەی دەکرێ اینجا قوتابخانە منهج و مامۆسا منهج و مامۆساکە هەردووکیان مەسئولن ئەمام الله بۆی ئەو مناڵە چۆن ئەگەێنن تا 14 ساڵ لە 7 ساڵی تا 14 ساڵی لە 14 ساڵی بۆ 21 ساڵی جامیعەیە زانکۆیە زانکۆ چۆنی پەروەردە کردە چۆنی پەروەردە ئەکا لە خیلالی 21 ساڵی هەتا 7 ساڵی دایک و باوک ئەم مناڵیان بردووە بۆ جومعە بۆ خوتبە مزگەوتەکانمان ئەلەم 20 ساڵە چۆن نەسیحەتیان کردووە چۆن ئامۆژگە چۆن ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێ کردووە اینجا کە گەورە بوون ئیعلام دەستگاکانی ڕاگەیاندن و وەزارەتی ڕۆشنبیری چۆن وحی نیگا
ئاراستە چۆن ئاراستی کۆمەلگا و مجتەمەعەکە تۆ ئەگە پەروەردەیەکی جوانی خەڵکە کرد تا 21 ساڵ نەمامێکی جوان دەرچوو خوای پەروەردگار بە حەزەتی مەریەمە ئەفەرمێ فەئەنبەتەها نەباتەن حەسەنە یعنی مەریەمەمان وەکو دارێکی نەبات پەروەردەیەکی جوان کرد نەمام ئەگەر لە نەمامیە بەرجوانی پەروەردە بوو نەهێشتا لار بێ خوار بێ کە گەورە بوو فآزره فاستغلظ فاستوى على سوقه چوو بە ئاسمانە سەیرەکەی دارێکی ڕێک سێبەرێکی جوان بەروبوومیکی جوان بۆ لە نەمامەوە پەروەردە کردە بەڵام ئەگە پەروەردە نەکرد و واز لێ هێنا بەلاری ڕۆی هەرچەندێ هەوڵ دەی بۆ ئەو دارەیە کە ئێستا بووەتە گاتوویەک بتەوێت ڕاستێکێت و پێتر ڕاست نابێتەوە بە هیچ شێوازێک شێخ کە باسی ئەوە کردکە مەسەن پیا و میکیاجەکە و یا پیا و سفورەوانە ئێستا شێوازەکەی گۆڕاوە مەسەن لە ظاهیرە شوناسەکەی خۆی ون کردووە بەس ئێستا کۆی لاتووە هاوکوفە لەگەڵەوە ئێستا شێر ڕێژ و سمێڵی تاشی چی لێکاش کاتی خۆی ئەموت هەموو شتێک بە سروشتی وە جوانە فطرة الله التي فطر الناس عليها فطرەتی خوا و فطرەتەیەکە خەڵکی لەسەر خوڵقاندووە خوای گەورە و میهرەبان بێ حکمت ڕدێنی نەخوڵقاندەوە بۆ پیاو و ئافرەتیش بەو بێڕدێنیە جوانە ئەگەر ئافرەتێکە بینی ڕدێنی هەبوو زۆر ناشرینە هیچ کەسێ ئافرەتێکی ناوێ سەر و سمێڵ و ڕدێنی هەبێ بۆیە هەمیشە ئافرەتەکان ئەگەر داوێک لە سەر ڕوومەتیان پەیدا بوو زوو پەلاماری ئەوەدەن چۆن لای بن چۆن نەیهێڵن باشە چونکم ئەزانن سروشتی ئەوان خواوای خەڵقن و خوڵقاندووە کە ئەبێ بەو شێوازە بێ ئەگەر شتێکی وا لەو جۆرە دروست بوو یا تێکچوونی سروشت یا هۆرمۆناتە چییە ئەگەر نەخۆشی بێ عیلاجی ئەکا ئەگەر هەر وەسیلێکی خۆی خاوێنێک ڕائەگرێ و بە جوانی و پیاویش بەردێنەوە جوانە حتممە بەردێنەوە جوانە ئەگەر عکسێکی تۆ ناشیری نەبێ پیاو بێڕدێن بێ و ئافرەت ڕدێندار بێ بەتەواوەتی فطرەت تێکەچی جا وتومە تەماشای مەخلوقاتەکانی خۆی پەروەردگار بکات لە نێرینەکان هەر هەمووی نێرینەکان کوڵگدارن پەردارن کەڵەبا ببینە لەگەڵ مریشکە عەرد و ئاسمە فەرقێتی چەندێ جوانە تاووس ببینە نێرەکەی کاتێ کلکی ئەکاتەوە جوانترە چانەیە جوانە مێینەکەی ئەڵێ عەلە شیشەکەوتەوە باشە عەلە شیشی نێرەکە تەماشاکە لەگەڵ مێیەکە عەرد و ئاسمە فەرقێتی تەماشای شێر بکە نێرەکەی لەگەڵ مێیەکە عەرد و ئاسمە فەرقێتی سام و هەیبەتی شێر هەموو تاموشا ینی پاشای دارستانە سام و هەیبەتێکی تایبەتی خۆی هەر کە پەیدا بوو هەرچی ئاژەڵ هەیە ڕائەکە بەشێکی گرنگی ئەو سام و هەیبەتە هی نێرەکە هی کوڵکەکەیەتی ڕدێنەکەیەتی مێکە زۆر جا دەرەکەوێ بەڵام شەرت نییە خەڵک ئاژەڵەکانی تروان ڕاکەن ئەگەر ڕای کرد بە دوایانە ئەنجا ڕاکەن بەڵام شێرەکەی تر هەر لەگەڵ پەیدا بوو خەڵک ڕاکە حیواناتی تر ڕاکەن ئەو سام و هەیبەتی هی ڕدێنەکەیەتی ڕدێنی بتراشە وتم ڕێوی لەگەڵ یا دۆمینەیەەکە زۆر جار مێیەک لەسەر کەلاکێکە خەریکە ئەی خوار ڕێویەکە دێ ناوەناوە ئەوش لەگەڵ یا پاچێ لێکات و ئێوە بەڵام ئەگەر نێرەکەی لابێ بە هیچ شێوازێک ناوێری هەر نزیکی بێتەوە باشش منیش ماوەیەک ڕدێنم نەبوو ڕێکخراوەکانی ژنان لەگەڵ ما دۆمینەیان نەکرد دۆمینەیان نەکرد باشە شێخ ئەم ماوەست دەکەم وازی لە مافی ئەفرەتان هێناوە وازی هێناوە لەیانیان هەرگیز ئێمە ئەو حورمەت و ڕێزەی کە ئیسلام فێری کردوین بینین لە هەموو چین و توێژێک لە مناڵ لە گەنج لە پیر لە ئافرەت ئەو پەیامە جوانە ئیسلام فێری کردوین و ئێمە قەرزاری ئیسلامین و ئیسلام بەها و حورمەتی گەڕاندەوە بۆ ئافرەت زیندە بە چاڵەکرا ئافرەت بە وەسیلەی کەرەستەی ڕابواردن تەماشا ئەکرا و ئێستاش بۆتە کەرەسەی ڕابواردن لە هەندێک نادیەکان و لە هەندێک گوندەکان و شوێنە خراپەکانە و ئافرەت بووەتە سەبەب و هۆکار کراوەتە سەبەب و هۆکار بۆ نەشر و بڵاوبوونەوەی ئیباحیەت یا انحرافاتی جنسی انحرافات لادان بڵاوبوونەوەی ئایدز ینی ئابە شەوازەیە ئیسلام لەناو هەناوی ئیسلامە نەخۆشی یەکێک لەو انحرافانە لەو بابەتانە نەبووە بە ناوی تەمەدن و پێشکەوتن و ئەو بابەتانە
وایان لێکرد ئەم نەخۆشی و ڤایرۆسانە بڵاو بۆتەوە بۆ جوانکردنی ئیشە خراپەکانی خۆیان هاتون یەقەی ئیسلامیان گرت و یەقەی ئافرەتانی کۆمەڵگەی ئیسلامی و موسڵمانانە گرت بە تایبەتی میلەتی کورد بۆ ئەوەی هەموو ئافرەتەکان ببن بۆ شوێنانە تووشی ئایدز و نەخۆشی و ڤایرۆس و بابەتانیان بکەن بۆیە دژایەتی خوا و پێغەمبەر و ئیسلام و دەرمانەکانی ئیسلام و بابەتانیان کردی یەکێک لەو بابەتانە تعددی زەوجات تعدد ئەگەر بکرایە و خەڵکی ئەم ئاەتە جوانەی خی پرۆگار و ئەم دەرمانە جوانەی خی پرۆگانی بە جوانی بەکار بهێنایە هەرگیز ئەوڕۆ یعنی تووشی ئەوە نەبووین وەزارەتی تەندروستی داتایەک لە بەردەسایەتی کە نەخۆشی ئایدز کە لە کوردستانی ئێمە بەڵکو لە عێراقا بەڵکو لە شەرقی ئەوسەتا وجودی نەبوو نەخۆشی ئایدز ئێستا یەقەی بە شاری هەولێر یا شارەکانی کوردستان گرتووە کە جوانترین و پاکترین شار بوون لە وڵات و لە نیشتیمانە بەسەبەب هاتنی ئافرەتی بێگانە و پیاوی بێگانە و خەڵکی خراپ و بابەتانە باش شێخ تۆ لەگەڵیان توند نییە ئەس ناکەیت جاری وایە پەیامی توندیانە دەیتێ ئەبێ لەگەڵ خراپە توندبی ئەگەر توند نەبی خراپە خوای گەورە ئەفەرمێ یا ئەیوهە النەبی ئەی پێغەمبەر جاهدی الكفارە جیهاد کە لە دژی کافر و بێ باوەڕان والمنافقینە لەگەڵ منافق و دوو ڕوەکانەوانەی کەوا سەنگەریان گرتووە لە ئیسلام وەغلوظ عەلەیهم تند بە لەگەڵیانە تند بە ضعیف مەبە تند بە وەغلوظ عەلەیهم ئەگەر تند نەبین بەرامبەر بە تلیاک خۆر و تلیاک و بابەتانە وڵات پڕە بێ لە حەشیشە و تلیاک تون نەبین بەرامبەر بە ئیرهاب وڵات پڕە بێ لە ئیرهابی و کەس نابێتە خاوەنی وڵات و نیشتیمان و ئەمن و ئەمان تون نەبین بەرامبەر بە بێ ئەخلاقی و بەدڕەوشتی وڵات پڕە بێ لە ڤایرۆسی ئایدز و نەخۆشی و ناخۆشی توند نەبە تون بووین بەرامبەر بە کۆڕۆنا تون بووین نەبوو کەس نەهاتە دەرەوە خەریک و ژیان ڕاوەستێ بە تەواوەتی باشە شێخ ئەمە بەشێکە بەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک دەچێت بۆ تایف طبعا لێ بانگەواز بکە قەومی تایف دەریەکەن بەردبارانیەکەن کە دێتەوە جوبرائیل پێ فەرمێ ئەوە مەلایکەتی شاخەکانم لەگەڵایە ئەمرکە بە ئەم دوو شاخە لێک بدەم ئەوە پێغەمبەری خوا ئەوتی لێی گەڕێ ڕۆژێک دێ ئەمانیش هەر موسڵمانە بن و دوای ئەوەش موسڵمانون باشە خۆ لەوێ پێغەمبەری خوا ئەیتوانی بەو توندیە حەقی خۆی بسێنێتەوە لە کاتێکا قاچ بە خوێن بە قاچایەتە خوارەوە ئەو بابەتە لەگەڵ ئەم بابەتا دووشتی جیاوازە هەر ئەو پرسیاری تۆ من ئەیکەمەوە بە پرسیار لای تۆ یعنی ئەکرێ ئێمەش ئەگەر ئیرهابیەکان هاتنە ناو شاری هەولێر و شارەکانی کوردستان بڵێن اذهبوا فأنتم الطلقاء بڕۆن هیچتان لێ ناکەین بەکەیفی خۆتان سوڕێنەوە ئەکرێ حەشیشە و تلیا خۆر بەناو وڵات و نیشتیمانە لە سەجادەی 6 مەتری و 100 مەتری بیفرۆشن و دوکانیان بەدامەڵ لێ ئەنگەڕێن ئازادیان کەن احتیادیە ئەکرێ هەر کەسێ ئایدز و ئەوانەی هەبوو بڵێن احتیادیە با لە هەموو بەزەکرێ بۆ توندیەش پێیان بڵێن ینی شتەکان ئەکرێ ئێمە بەو نەرمێت تەعامل لەگەڵ میشە خەتەرە نابکەین ناکرێ نەخێرەوەیانەوەتە هاتیتەوە سە قسەکەی ڕاستە بەڵام ئەشکرێ مەسەلەن بە ئارامتر مەسەلەن قسەیان لەگەڵا بکەین بۆی ڕایم کێشین بەناو ینی بڵێن چی بڵێن کابرای حەشە خورد باسی کیلۆیە خۆرنی کیلۆ خۆ باسی مافی ئافرەتان بڵێ مافی ئافرەتان تخوا ئەگەر زیناتان کرد گەشتان کرد بۆ زینا و فاحیشە بەڵام ئەشکرێ کۆمەڵک ئافرەتی ئیماندار ئێمە قسەی حەقمان هەیە ئێمە وەکو دکتۆر وای وەکو دکتۆر چۆن حکمت بەکارهێنێ بەرامبەر بە نەخۆش هاتە بەردەسی پێی ئەڵێ کاکە گیان تۆ ئێستا فەحسم بۆ کردووی تۆشتی چەور و خواردو تۆ بێ پارێز بکەی بەڕاستی تۆ فڵانەشت خواردە نابێ شتانە بخۆی ئەوانە خەتەرە بۆ تۆ بیپسی خواردە تۆ کلێت هەیە بیپسی خواردووە نابێت بەڕاستی بیپسی بخۆی من عیلاجی بۆ دانانم وانە نەبینی ئەوە تۆڕە نییە بەڵام دوایش بێڕەحم نییە بەرامبەری دەرمانی بۆ دانێ ئەڕێ ئەو دەرمانەش بخۆ ئینشاءڵڵا چاکەبی ئێمەش وامان وتووە ئێمەش بەو ئافرەتان و ڕێکخراوانە کاکە سەنگەر لە ئاەتی خوا و پێغەمبەری خوا و ئەو بابەتانە مەگرن کوفر مەکەن بئەخلاقی و بەدڕۆشتی بڵاو بکەنەوە جەهل و نەزانیانە ڤایرۆس بەعەمدن واکەن ئیلحادن مولحید جیاوازە لەگەڵ کافر کافرمان هەیە ئەبوو جەهل کافر بوو نەی ئەزانیانی دینی ئیسلام و بەو شێوازە و بابەتانە ئەگە بیزانایە ئەهات شوێنی ئیسلامەکەوت ئەبوو لەهاب بەو شێوە بەل ئیلحاد
نا هاتووە هەر ئەڵێ نابێت دینی خوا بێت ڕقمە لە دینی خوا تەواو وەکو نەخۆشەکە ڕقێتی لە دەرمان کاکە ئەوە دەرمانە بۆ نووسی نایخۆم ڕووی بابی ئەو دکتۆرەش نووسی ڕەش بێ کە دەرمانەکەی بۆم دەر ینی بەو شەوازە تەعاملەکە ئەوە پێوتری ارتداد مرتد ملحید خەتەرە ئێستا ئێمە مەسیحێت ناونانەی ملحید جوولەکە ناونانی ملحید يعني أنا بەڵام لەناو مەسیحێتە و لەناو جوولەکە ئیلحادی شيخ ختم الله على قلوبهم أويان ئەمە کرێ بۆ بیری لێ بکەن و من نەرمینوانەکەمە بەستمەوە يعني کرێ کۆمەڵێک ئافرەتی ئیماندار نییە ئەمە علمی غیبمان نییە علمی غیبمان نییە بزانین ئایا ئەوانە فعلەن تەواو خوای پەروەردگار تەواو مۆری داوە لە دڵ و دەرونیان ئێمە هەمیشە شەو و ڕۆژ وەکو پێغەمبەر وتمانە اللهم هدی قومی فإنهم لا يعلمون ئەگە وازمان بهێنایە لە نەسیحەت و ئامۆژگاری ئەبوایە دەمێکە خوتبە واز لێ بهێنرایە و دەمێکە پەیاممان پێشکەش نەکردایە و مامۆستا مەزار دەمێکە وازی لە جوبە و مندیل و قسە و نەسیحەت و ئامۆژگاری ئەوە بەردەوام بەڵکم ئەم قسانەی منە بگاتە ئەوان و ئەوانیش بڵێن کاکە وەڵا قسەکانی مامۆستا مەزار ڕاستە بە ئێمە واز بێنین ئەم بێئەخلاق و بەدڕەوشتی و حتا مەسەلەی فیمینیزم خودی ئافرەتەکانی وڵات و نیشتیمان ئەوانەی کە لەو ڕێکخراوانە بوون خۆیان هاتوونەتە دەنگ لێرە و لەوێ ئەڵێن ئەوەی کە ئەوان ئێڵێن بەڕاستی هیچی بۆ وڵاتە ناشێ ینی ڤایرۆسەکە و نەخەتەرە ئەوە نییە بەڵ بەس قسەی مامۆستا مەزەر و قسەی ئیسلام بێ ینی ڤایرۆس و نەخۆشی و میکرۆبێکی ئەوە نەپیسە خودی ئافرەتانی ناوڕێکخراوەکانی خۆیان هاتوونەتە دەنگ ئەڵێن ئەمە بۆ بەدڕەوشتی و بێئەخلاقکردنی ئەم مجتەمەع باش شێخ من بەسم لە نەرمینواندن باسی حەشخۆر و ئیلهابوانم نەکردم بەس مافی ئافرەتان بوو هەموو بابەتێک ئەکرێت لەو نەرمینواندنا کۆمەڵک ئافرەتی ئیمانداری ڕێک تێکەڵ بەوان بکرێ بۆی هیدایەت بدرێت ئەوەنە ڤایرۆسەکەیان پیسە ئەوانی تووشی ئەوەی خۆیانەکەن چونکەم ڕەفیقی خراپ زۆر خراپە ئەفەرمێ ئینەما مەثل جەلیسی الصالح وجەلیسی السوء كحامل المسك ونافخ الخير ئەفەرمێ ڕەفیقی ئینسانی باش و ڕەفیقی ئینسانی خراپ وکو ڕەفیقی کوورەچی و ئاسنگەر لەگەڵ عەترفرۆشەوە عەترفرۆش یا عەتر دەداتی یا بۆنی عەتری تووشەکە ئەوان یا ئەو سوتێنن بۆیە فیتنەکەی ئەوان و ئاژاوەی ئەوان و ڤایرۆسی ئەوان ئەوەنە پیسە ئەبێ وەکو کۆڕۆنا تەعاملی لەگەڵا بکەی ئەبێ بە دەستکێش و دەمام و ئەو بابەتانەوە مەرحەبەیان بکەی تێگەشتی تۆ وا پێناسە کردو شێخ باشە ئینسانی مسلمان من زۆر جارەڵێ هەندێک هەیە ئەڵێ با دەوڵەمەند نەبم لەبەرەوەی تووشی حرامە بم ئەگەر تۆ مسلمانێکی حەقیقی بڕۆ دەوڵەمەند بە و حرامیش مەخۆ ئەگەر ئافرەتێک کۆمەڵک ئافرەتی ئیمانداری ڕێک هەبێت تێکەڵ بەوانە بکرێت بڵێ ئەمە ڤایرۆسە و لێ ئەدا و ئەمیش ئەبا بۆ ئاراستەیە ناکری ئافرەتی مسلمان لێت زیاد بێشتی باش و بەنرخ لێت زیاد بێ بینێری بۆ ناو یعنی ئەکرێت و ینی مەڕ بنێری بۆ ناو چیا بڵێ بابچە بۆ لای گورگەکان بەشمەوە گورگانە تۆزی عاقڵکەن ینی تۆزی ئیتر لەمەوە لە گژویا بخۆن گژویا با هین نەخۆن ناکرێت مەڕ بنێری بۆ ناو گورگ خەتەرە غەڵەتە هەمیشە تۆ مەڕی خۆت ئەبەسیتەوە و گورگی پیشانەدەی ئەڵێ ئەوە گورگە و گۆشتخۆرە و زیانەهارە و بەو شێوازەیە نەسیحەتی ئەمانەکەی ناکرێت ئەم تکەڵی ئەولا بکەی و گورگیش بێنی بۆ لای ئەم بڵێ کورە کورە تۆزێ پیاهی باشم تۆزێ عاقڵ بن کورە ئەوانە مەڕن کورە مەڕی منە کورەمایان خۆ بەخۆش گوێ ناگری تێگەی لە بۆیە بە هیچ شێوازێک ئەم ناتوانانی ینی تێکەڵی ئەو بکەی ئەویش ناتوانانی تێکەڵی ئەمین نین لای تۆ ڕۆ چووە باشە شێخ بەکێ ئەوترێ دەینەسوور دەینەسوور ئەو توێژەن کە لە مجتەمع و کۆمەڵگای ئێمە و کۆمەڵگاکانی عالەمی ئیسلامی و حتا غەربیش سەنگەری گرتووە لە دژی پیاو عامی پیاو سەنگەری گرتووە دژی پیاوەکەی خۆی سەنگەری گرتووە دژی بابی خۆی سەنگەری گرتووە دژی کوڕی خۆی برای خۆی یعنی ئێوێ بڵێ کاکە ئەبێ ئیلا ئافرەت زاڵ بێ بەسەر پیاوە و پیاو نابێ بە هیچ شێوازێ سەرداری و سەرکردایەتی مجتەمع و کۆمەڵگا بکە ئەوێ بڵێ الرجال قوامون على النساء نابێ وجودی بمێنێ ئەبێ بڵین النساء قوامون على الرجال هەر کەسێک ئەو فکری هەبوو دەینەسوور هەر کەس ئەو فکری هەبوو دەینەسوور هەر کەسێ ئەو فکری هەبوو بڵێ ئەبێ ئافرەت زاڵ بێ بەسەر پیاوە دەینەسوورە هەر کەسێک دژایەتی خوا و پێغەمبەری خوای کرد دەینەسوورە هەر کەسێک یعنی ڤایرۆسی بێڕێزی و بێحورمەتی و بێئەخلاقی بڵاو کردو لەناو مجتەمەعا و ڕێزی پیاوی نەئەگرت دەینەسوورە من سەفەرێکیان لە ئیعلام و لە دەستگایە کە ڕاگەیاندنە دەیانگوت تۆ مافی ئافرەتە نەداوە یانۆ مافی ئەمەیان نەدەوە بابەت ناتان ناسم مافی چیتان ناتان ناسم
ئەکرێ خێزانی من بەم بڵێ مافی نەداوم وەشکاتم لێ بکە وە شەکوای خۆی بگەێنێت ینی لای من بکە نەک شکاتی من هەر ئافرەتێ شکاتی خۆی خێزانەکەی بردە لای شتەوەمانە دەینە سوورە ئەوە تاکید بە شەکوا و شکایەت ئەبێت لە ئوسرە و خێزانە لە یەکتری بکە من شکاتمی لە خێزانم خێزانم شکات بەڵام لای کێ لای غەریبنە من لای ئەوەیەکم ئەو لای من ڕەخنەم هێلێت ئەو شکاتە پێوترە ڕەخنە من ڕەخنەم هێلێت تۆ ڕەخنەت هێلم بەو شێوازەیەکتری چاکەین هەر ئافرەتێ شکاتی خۆی مێردەکەی بردە دەرەوەی ماڵەکەی خۆی دەینە سوورە لاشک هیچ کوبانی تێدانی و هەر پیاوێک قەدری ماڵ و مناڵی خۆی نەگرت بێ عوزر یا بێ هۆکار سەبەب و هۆکاری چەوسانەوە و زیلەت و زەعیفی و ئیهانەکردن بوو ئەو پیاوە پیاونی هەر پیاونی بەشەر نیە پێغەمبەر فەرمیێ ما ئەکرەمەهن ئیلا کەریم وما ئەهانەهن ئیلا لەئیم کەسێک ڕێزی ئافرەتەگرێ ڕێزدارە هەر کەسێک ئیهانەی ئافرەتی کرد لەئیم و بێنرخ و بێبەهای خۆی پڕگەمە و نەزڕەیە پاک بێتەوە خەڵک ئەڵێ دەینە سوور وازانێ بە هەرچی ئافرەتە ئەڵێ دەینە سوور کەس هەیە بەدایکێکی میهرەبانی خۆی بڵێ دەینە سوور کەسێک هەیە بە خێزانێکی بەختەوەری ئیمانداری حافظ قورئانی محتەرەمی خۆی بڵێ دەینە سوور کەس هەیە بە کیژۆڵەیەکی جوانی ڕێکوپێکی یعنی دێمە ماڵەوە دێ بابە ئەم لە ماچەکە دێ ئەو لە ماچەکە ئەیتر کە دێمەوە ماڵ لە دویە گەڕێم کوا لەکوێ کوا ناڵی تریشم هەیە بەڵام ئەو تەنهایە ینی بە دوایە ئەگەڕێم دایکم هەتا نەبیرمەوە دەستی ماچ نەکەم دانانیشم وشکەکانم بێن بۆ لام یا بچ بۆ لایەن یا حتمما ئەگەر نەڕۆم نەست و نەزۆڕێم جاری هەر خوشکەکانم ئەمانەتی باوکی منن باوکم فەرمووی من ئەڕۆم ئەو خوشکانە ئەمانەتی تۆ بن ساغون و بەختەوەر بن ئینشاءالله شێخیان باشەوە زانیمان دەینە سوورکێ شێخیان بابینە سەر بابەتی مامۆسا و مەلا بەچی ئەوترێ مەلا بەچی ئەوترێ مامۆسای ئاینی ئێستا دێن هەندێک مامۆسای ئاینی هەیە حرف و وشە و کەلیمات تێکەڵەکە بە هەڵەیە ئێڵێ بەچی ئەوترێ مەلا بە توندرەوە ئەوترێ مەلا بەچی ئەوترێ مەلا دوو جۆرن مەلایەکمان هەیە مەلا سێ جۆرن مەلایەکمان هەیە زۆر زۆر عالم زۆر زۆر خوێندەوار زۆر زۆر متتەقی خواناس ئەو مەلای تەواوە زۆر عالم هەموو عیلمەکانی خوێندووە شارەزا لەگەڵ عیلمەکەشا هەر بە عیلم ئیکتفای نەکردو تەقوایەکی جوان جوانیش هەیە و عالمی تەواو و مەلای تەواوە خۆی ئەمە مەلای تەواوە بەڵێ مەلایەکیشمان هەیە نیوە مەلایە کۆلکە مەلای تەواو نییە چۆنە عیلمێکی زۆر زۆر تەواوی هەیە بەس هیچ تەقوای نییە وەکو شەیتان وایە علمە بەکارێنێ لو كان للعلم دون التقى شرفا لكان أشرف خلق الله إبليس مەلایەک من زۆر زۆر عالم هەموو عیلمەکانی خۆی بەس هیچ تەقوای نییە ئەوە وەکو شەیتان زۆر زۆر عالمە ڕۆژێک لە ڕۆژان مامۆسای مەلایکە و فریشتەکان بۆ بەڵام بەگوێی خوای کرد نا مامۆساکان ئەوەشان بە مەلا حسێب ناکەن ئەڵێن فایدەی چی علمەکەی فایدە وەکو علمی شەیتان وایە کەواتە ئەوەش پێ ناوترێ مەلا کەسێکی تشمانیە ناونراوە مەلا بەڵام اعتیماد ناخرێتە سەری زۆر زۆر متتەقیە زۆر زۆر خواناسە زۆر زۆر دیندارە بەڵام علمی مەلایەتی نییە ئەوە بەس بۆ خۆی باشە ناکرێت تۆ پرسیاری شەرعی و بابەتانە لەو بکەی یەکێکی تریشمان هەیە نە مەلایە نە هیچ بۆ مەندیلێکی کردووە سەری نە علمی پێیە نە تەقوای هەیە بەسەر دیکۆرە دیکۆرە یا ئەوەتە خۆی دروست کردە بۆ ئەوەی کە خەڵک بە ناوی مەلاوە ڕێزی بگرن و نانەوەیکی باش بخوا یا ئەوەتە دوژمنی ئیسلام دروستی کردەوە بۆی حای مەلای پێ ببە باشە کەواتە بوو بە چوار بەش باشە ئەم چوار جۆرم مەلایە کامیان زۆر ێسا ناتوانم هیچ بڵێم چونکەم علمی غەیبم نییە خی پەروەردگار ئێمە دوعاکەین ئەڵێن خوای گیان
علممان زیادکەی تەقوامان زیادکەی لەو کەسانە بین کە تۆ لە ئێمە ڕازیت ناتوانین بە هیچ شێوازێک ئێمە بەڵام ئەبێ خەڵک خۆی تێ بگا فرمودەکەی پێغەمبەری خوا بخاتە ناو مێشکی خۆی کە ئەفەرمی إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم ولا إلى أجسادكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوا تەماشای ڕەنگ و ڕوخسار و ڕدێن و مندیل و ئابا و شکل و شێوەت ناکە بەڵام تەماشای کردەوەکان تەکات تەماشای دڵەکانتانەکە. باش خوای پەروەردگار کردەوەمان و دڵمان پاکاتەوە ئینشاءالله. شێخ ژان حەزمان لێیە دەبا بچینە مەدینەیەکمان بۆ بڵێ. بچینە مەدینە. دەبا بچینە مەدینە. ئەو شعرە شعرێکی عیرفانیە پێم وابێ یەکەم جار لە مناسبەیەکی یادە لە دایکبوونی حەزەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێم لێ بوو لە مزگەوتێ لە مزگەوتەکانی شاری سلێمانی خۆم لێوێ بووم سبحان الله دوو مەداع بوون دەیانگوت ئەوەندە بەخۆش وتیان پێم وابێ یەکەم جار بوو گوێم لێ بوو بیدایەتی هاتنی ئەو سرودە بوو و ئەوانەی کە لەوێ بوون ئیتر سبحان الله سەریان داخست و دەستیان کردە گریانەوەنە ینی بە تام و چێژەوەیان گوت ئەگەر ئەوان بەهاتایە بیان وتایە بۆمان زۆ زۆ خۆش بوو. جا منیش لە بەرنامەکانی ڕەمەزان هەندێک جار هەیە بۆی کە ئینتیباه ینی زیاتر سەرنجی خەڵکی ڕاکێشم بەلای بەرنامەکە چووکم بەرنامەیەک تۆ سەعاتێ سەعات و نیوە قسە بکەی خەڵک چارێکی قسەیەکا بێزارە بێ لاپەڕەکە هەڵەداتۆ لایەبا ئەوەرە تۆ سەعاتێک سەعات و نیوە قسە بکەی بۆ خەڵکی تامەزڕۆی زیاتر بێ و زیاتر دیقەت بدا و بەرنامەکە ببینێ ئەبێ کۆمەڵشتی لەتیفە و جوانی تیا دروستکەی کە ینی خەڵک بێتاقەت نەبێت خەڵک بەرنامەکان ببینێ. یەکێک لەو کاتانەی کەوا من هەمیشە ئەموت ئیتیساڵاتەکان خراپ بووە ئەوان خراپیان کردیا جیهازەکانی ئێمەوانە بوون زۆر ئەماینەوە معقول نییە ئەم تەلەڤیزیۆنە من شخصێکم ئەو هەڕابۆستم ئینتیزاری وەڵامی ئەو بکەم و ئینتیزاری پرسیاری ئەو بکەم و ئەویش قسە نەکاو خەڵک بێزارە بێ چەند سەلامەکە جواب بدەیت. ئایتر منیش زۆر جار هەیە بۆز بۆی کە خەڵک بێتاقەت نەبێت تا تێتە سەرخەت دەبا بچینە مەدینە ئەم شارە چەند شیرینە بۆ مامڵەی پێمان خۆش سەوتم نووساوە ئەوڕۆ لەوانەیە زۆر تابیری نەکەین ئایتر هەر اعتیادیشە دەبا بچینە یا مەدینە ئەو شارە چەند شیرینە ئەو شارە چەند شیرینە جێ عیلمە و جێگای دینە جێی گەورەی مرسەلینە جێی گەورەی مرسەلینە هەرەو کۆپڵەیە لە بەرمە لە بەروی کە شارەکە شارێکی دوور و درێژە دەستەکان خۆش مەلا ئەحمەد لێرێ مەلا ئەحمەدی مەوەسا مەلا عابد لەوانەیە خۆشتی هەردەنگی خۆش بی ئینشاءالله هەر بمێنی یاشێکیان. با بێمەوە لای بابەتی گەنجی و شعر و هەنراوە شعری ئێستا چۆنە شعری ئەوسا چۆنە هەر لەو خەیاڵە ماوێ ئای لەو شاخە ئای لەو داخە ئای لەو منجەڵەیە فراخە هەر لەو فکرا ماوی ئێستا طبیعی لە مەکتەبی ئێوەش هەندێک ئەوە سەرنجێکمدا هەندێک لەو کتێبانە هەیە کە کاتی خۆی جێگای فەخر و شانازی ئێمە بوون. شعری جوان لەو کتێبە قەدیمانە کە ئیبینی بەلاغەت و فەساحەت و هەروەها بێتەوە وردەکاری و لێکدانەوە و شتی جوان و شتی گرنگ و وەسفی زۆر عەجیبی تێدایە. بەڵام ئەوانەی ئێستا قسەی ئەعتیادین ینی لەگەڵ ڕێز و حرمەتەوە قسەی ئەعتیادین و پوخڵەوات و ینی اینجا مع الأسف كحكومات وزارة الروشنبيري يعني ڕێزیان ئەگرێ حرمەتیان ئەگرێ کتێبیان بۆ چاپەکە جمێنن فەزیحەتن ئابڕوبەرەن يعني کەلیماتی قۆرقۆڕن کەلیماتی وەهان بێخیتە مەجلیسێک کە مەجلیس بێخیتە دەریایەکەوە بەحرێکەوە ماسیتیان ناژی بیدە بەدەمی سەگەوە ئەتۆپێ ناوێ شعر باشە حەزەکەی ئاراستەی گەنجان بۆ کام شاعیری بۆ کام شاعیران بێ بابە ئەو شعرە جوانانەی کە هەبوون لە بنباڵی مزگەوت و حوجرەکانە ئەدەب و عیرفان و
شتی جوانی تێدا بووە. بەلا مستەفای سەفوات طبیعی مامۆستا بەلا مستەفای سەفوات گولستانی سعدی شیرازی کردەوە بە تەرجەمە کرد بە کوردی. شعرەکانی شێخی سعدی یا گولستانی سعدی شتی زۆر دانسخە و قسە و بەسەرهات و چیرۆکی زۆر جوانی تێدایە. جار گولستانی سعدی ئەخوێنرا لە حوزرەی فەقیەکانە و تەرجەمەکەشی ئەخوێنرایەوە. وتیان ئەوە مەلا مستەفای سەفوەتە، سەفەرێکی لە مناسبەیەک لە مناسبەکانە وتیان ئەوە مەلا مستەفای سەفوەتە. فەقێ پیان عەجایب وتیان مەلا مستەفای سەفوەت چۆن نەماوە کاکەوە کتێبەکەیەتی هەر کەسێک کتێبی هەبێ وای نەزانی ئەبێ ساحیبەکەی و خاوەنەکەی مردبێ. دەیانگو وەڵاوە مەلا مستەفای سەفوەتە، دەیانگو باوەڕ ناکەین. مەلا مستەفای سەفوەت لە کە گولستانی خۆی نوێ کردەوە چاپی نوێی خستەوە سەری ڕسمێکی لێدا نووسی با لە لاتان بێ وێنەی شێواوم تا لە یادتان بێ نەمردم ماوم. ینی خەڵک تامەزروی شعر و تامەزروی شتی جوان بوون و بە ڕۆح و بە هەست تێکەڵە بوون. جا مەلا مستەفا شعرێکی جوانی هەیە لە تەرجەمەی گلی خوشبووی در حمام روزی رسید از دستی محبوبی بدستم بدو گفتم کی مشکی یا عبیری که از بوی دلاویزی تو مستم بگفتا من گلی ناچیز بودم ولیکن مدتی با گل نشستم جمالی هم نشینش در من اثر کرد وگرنه من همه خاکم که هستم. مشعرێکی فارسیە باسی ئەوە کە شێخی سعدی عەلە ئەساس پارچە قوڕێکی لە حەمامێکا دۆزیوەتەوە سەیرەکە بۆنی زۆ خۆشە لێی پرسیوە قڕ تو باشە تۆ گوڵی یا قوڕی؟ وتی نا من قوڕم بەس لەبەروی دراوسەی گوڵم کردە بۆنی خۆشی ئەوم وەرگرتە ئێستا من ئەو بۆنی ئەوم لێ دێ. ئەوە باسی ڕەفیقی چاک و خراپ، ینی ڕەفیقیش ئینسان ئەگەر ڕەفیقی چاکی کرد بۆنی گوڵی لێ دێ. ئەمە بەس ئێوەتانێ. جا مەلا مستەفا کوردێتی بە شیعر وتی ئەڵێ گڵێ ڕۆژێ لە ناو ژووری حەمامێ بەدەستی خۆشەویستێ گەیە دەستم وتم ئەی گڵ تۆ میسکی یا عەبیری لە بۆنی دڵکەشیت سەرسام و مەستم. وتی سعدی گڵێ بووم نەم بوو نرخێ بەڵام بەینێ لەگەڵ گوڵدا ئەنیشتم جەمالی هەمنووشینی کاری لێم کرد ئەگەر نا من کەی گوڵم خاکێکی پەستم. پڕە لە هونەر، پڕە لە پەیام، پڕە لە خۆشەویستی، پڕە لە نەسیحەت و ئامۆژگاری. هۆکار چییە ئێستا ئەم قوڵیی گەنجەکە بێ بە شاعیر ناتوانێت سەقافەت نەماوە، خوێنەواری نەماوە، چەندێ عیلم و زانست بەرەو پێشەوە ڕۆی ئێمە لە زۆر شتا چووینە دواوە. ئیسە کۆمپیوتەر جاران پەیام ئەنووسرایەوە خەتی خۆش بوو ئەنووسرایەوە. ئێستا کۆمپیوتەرەکە ئێستا کامە شەهادەدارە بڵێ دوو دێڕم بۆ بنووسە بە خەتێکەکەی نووسێ کەس نازانێت شەڕەپشیلەیەکە بێ سەروبەریەکە ئەبێ 16 خەبیری لێ کۆکەیتەوە بزانین چی نووسیە. باشە من لە 2003 و 4 و 5 من مدرس بووم و ئەسئیلەی قوتابیم تەصیحە داوە و ئێستاش ماڵەوەمان زۆر جار ئەسئیلەی و دەفتەری قوتابی دێننەوە تەماشایەکەم بەراوردیەکەم هەر خەت نەماوە نووسین هەر نەماوە دێکەواتە دواکەوتنی عیلمە، دواکەوتنی نەمانی معریفەتە، ڕۆشنبیری لە ئاسێکی نزمە چەندێ عیلم بەرەو پێشەوە ڕۆی تەمبەڵی یەقەی خۆ لەگەڵ خوێندنەوە چۆنیشە؟ والله ئێستا مەشغەڵەتم زۆر بۆ بەس لە کاتی فەقێتیا من زۆر خوێندوێتەوە. لە کاتی فەقێتیا شتێک بۆ باسەکەم بابم مەکتەبەی هەبوو هەر کتێبێکمە خوێندەوەن لێ ئەوە قافێکم لێ ئەنووسی و تەوقیعێکی خۆم لێ کرد. هەر کتێبێک قافێکم دا ئەناو قاف بەمعنا قەڕەئت و یعنی ئابۆی بزانم هەر کتێبێکم بکردایەت و لە مەکتەبە ئەگەر ئەو تەوقیعی پێ بووە یعنی خوێندومەتەوە بۆی تکرار نەبێت کتێبەکانی تر بخوێنمەوە. ڕۆژێ بابم تووڕە بوو لێم وتی ئەوە کێ ئەو تەوقیع لەسەر کتێبانەیەکە ڕەحمەتی خوای لێ بێ ئەخوە ماڵەوە کەسیان وتیان ئێمە نین ئەگەر بێ ئیشی فڵان کەسە وتی بۆم بانکەن. هاتم بابم زۆر تووڕە بوو، بابی کتێبی زۆر خۆشەویست
وتی ڕۆڵە تۆ چی ئیشر بە کتێبی منە بۆ دەست لە کتێبی منە دەی بۆ لە کتێبی منە نووسی ئیتر هەڕاوەستەم هەتا هێور بوویەوە وتی ئەوە چیەوە بۆ تۆ ئەو تەوقیعانە چییە بۆ قەدری کتێب نازانی بابە گیانداوای لێ بڕنەکەم وەڵڵاهی من وان بە باش زانی هەر کتێبێک کە خوێنمەوە ئەو تەوقیع لێ بکەم بەس بۆی تکرار نەبێلام تی چۆن وتم هەر کتێبێک خوێند بێتەوە تەوقیعم کردەوەی تکرار نەبێت جارێکتر ینی لە کاتی خوێندنەوە نەبێتە تکرار وتی بۆ ئەوەی کە تەوقیع کردو خوێندوتەوە وتم بەڵێ وڵات دەستی برد ئەوە هێنا وتی ئەوەش خوێندێتەوە ئەوش خوێندێتەوە وتی ئەوش خوێندم بەڵێ وتی کوڕم گەر نازە بێ مەکتەبە هەمووی بۆ تۆ ینی حرصم هەبوو لەسەر خوێندنەوە ینی لەوانەیە بڵێم لە هەفتەیەکە ئەگەر دوو کتێب نەخوێندایەتەوە و ئەگەر بچمایەتە سەر مینبەر سێ کتێب نەخوێندایەتەوە هەر ناچوومە سەر مینبەر بەڵام ئێمەش لەم دوایە ئیتر مەشاکیل و پیربوون و عمر و ئەزانی من بەس دوێنێ لەوانەیە 5-6 مەشاکیل یعنی هی موسڵمانان حەلم کردبێ پێری هەروەها واتە ئیسە تەش مەشروعی مزگەوت و بابەتانە دوێنێ سەعات 12 دوێنێ بوو پێرێ سەعات 12 شەو بژن و مێردێک ماوەیەکی زۆر نەسیحەتم کردم گەنە نەتیجە و مەشاکیل و بابەتان وازەی وتیان مامۆسا تەواو لە محکەمە تەلاقمانداوە وەرە توش تەلاقماندە و تەواو ئەمان با یەکتری نەکوژین و با خوێنمان نەچێت دەستمان نەچێتە خوێنی یەکتری وتم کاکە وەرن مادەم وایە وەرە هەتا لە یەکتان جیاکەمەوە فەقیرانە بەڕێکەوتن بۆ لای من بێن لە ناو شارە بۆ خۆی ئافرەتێک نازانم بەو شەوە چۆن ویستە بووی بچێتە دوکانیا یەکێک لە دیار بۆ ئافرەتەکە لێدا بوو بە سیارەوە لێدا بوو کەوتووە خەسەخانە ناچار ئیتر ویسراحەتمان تێکشەوە بچین ئەحواڵی ئەو زانین و بزانین چی لێ هات و کێشەکەی ئێمەش حەل بکەیت ئێستا ئینتیزاری ئەوە کرد کە وەکو بڵێ لە خەسەخانە دەرچەوە بێنەوە جیا ببنەوە ینی مەمسەر کە مەشاکل لە دوی مەشاکل کاتە شێخ تۆ باسیەوەکەی ئەو تەمەنەی گەنجی تەمەنێکی زێڕینە پەیام چی بۆ گەنجانە چی بکەن ئەوەی کە لە گەنجێتیە پێتەکرێ بیکە ئەگەر ناگەیشتێت تەمەنێکی تر تەواو بۆ ناکرێت ئەفەرمێ فمنكم من يتوفى ومنكم من يرد إلى أرذل العمر كي لا يعلم من بعد علم شيئا إنسان تاچل صالي أقريه وهي ميشك وريقري لە 40 ساڵی بەولاوە بیداتەوە ئینا توانای وەرگرتی نامێنێ مەگەر بیرخستنەوە وذكر فإن الذكرى تنفع المؤمنين من ئێستا زۆر جار هێشتم لە بیر نێ بەس پرسیارێکم لێکەن باسە باش ئەو پرسیارن وا لێکە شتی کۆنم بە بیر دێنێتەوە وئیلا ئێستا بڕۆم بخوێنمەوە لەوانەیە شتم بە بیر بێتەوە وئیلا ئەگەر ئەوەی کە لە ڕابردوو خوێ دەبێتم بە بیرم دێنێتەوە دەوڵەمەند یەکاتەوە بۆم بەڵام علمێکی نوێ بێ لەوانەیە ڕۆژێ دوو ڕۆژ هەفتەیە دوایەوە لە بیرم بچێتەوە قورسە من ئێستا حتا ناوم پێ لەبەر ناکرێ تێگەشتی ناوم پێ لەبەر ناکرێ بۆیە هەر لێرەوە پەیامێک هەر دۆسێک هەر دڵسۆزێک ڕۆژێک لە ڕۆژان تەعارفم لەگەڵا کرد دەبێت یەکێک لەوانە جەنابەت لە بازاڕە گەیشتەوە پێم ئەبێ بڵێ مامۆستا فڵان کەسم حتما ناوم لە بیر نامێنێ تەمەنەکەم وایە پێشتر وانە بوو ئەوەی کە لە گەنجەتیە لە پێش 40 ساڵیە لەبەرم کردووە حیفزم کردووە و ئەیان ناسمەوە ئەوە کاکە شاسوارە هەفتەیە لێم بزر ببێ دوای ناوەکەیا بگەڕێم کە 24 ساعت لەگەڵ مایە باشە ینی شێخ تەمەنی ئەو 20 ساڵی بۆ 30 ساڵی بەرەکەتدارە نیعمەتە چۆن بوو تۆ لێیا چی دەگەر کاکشێ من طبیعی لە سەرگەرمی مطالعەی من لە 14 ساڵیوە دەستی پێکرد هەتا تقریبا 25 ساڵی بەگەرمی لە دوای پرۆسەی زەواجیش هەتا 30 ساڵی هەر بە مطالعەوە دوای وەکە منداڵم پەیدا بوو ئێتر مەشغەڵەتی ژیان قورستر بوو بابەتانە وردە یعنی هەردانە بڕام خوتبە و خەتابەت و دەرس و تەدریس و ئەو بابەتانە بەڵام ئێتر بەڵام هەتا 24 ساڵی من کاتی خۆم بە فێڕۆ نەداوە هەتا 24 ساڵی کاتی خۆم بە فێڕۆ نەدا لە خوێندن و مطالعە یعنی من لەیەکی متەوەسطەوە دەسم کرد بە مطالعە لەیەکی متەوەسطەوە دەسم کرد بە مطالعە لە بیرمە امتحانی سەری ساڵی مەعهدمان هەبوو من مطالعەی خارجی مەکرد بەیانی امتحان مەبوو هەر بە وەکو لەطیفە
مامۆستا سعدەدین کوڕی مامۆستا مەلا عەبدوڵای پەڵپیتانی چوو شکاتی کرد لای مامۆستا مەلا عەبدوڵای پەڵپیتانی وتی بابە ئێمە ئیمتیحانمان هەیە سبەینێ فەرموو فەڵانە کەس مطالعەی خارجیەکە. مامۆستا عەبدوڵا مامۆستایەکی زۆر عەزیز و خۆشەویستی من بوو و مدیری قوتابخانەکەمان بوو و شەهید مامۆستا عەبدوڵای پەڵپیتانی لە تەقینەوەکەی لقی 2 تیاچوو. خوای پەروەردگار دەرەجاتی عالیکا بۆ خاتی عەزەمەتی قورئان کە هات بۆ لام مامۆستا تووڕە بوو لێم وتی فڵان کەس یانی چی تۆ امتحانە هەیە و کتێبی خارجی خوێنیتەوە؟ مامۆستا ئیزانم. وتی یانی چی ئەزانی؟ بەخوا ئیزانم. وتی ئادەیەوە وەڵا پرسیاری لەکەم زانیم. وتی ئەوە چ دەکەی کوڕم ئەتۆ چ دەخوێنیتەوە؟ مامۆستا لوتفی هەبوو بەرامبەر بە فەقەی خۆی یعنی هەمیشە وەکو ئەولاد تەماشایەکەن. وتم مامۆستا وەڵا مطالعەی خارجیەکەم ئەو دەرسانم هەموو خوێندەوە. تۆی زانی وەڵا یعنی مەبەستم ئەوتانێک کە بە خوێندنەوە و مطالعە پێشی منهەجماندا بووە. الحەمدولله والحەمدولله. ینی گەنجی ئێستا تۆ پەیامت چییە بۆ گەنجی ئێستا؟ خوێندنەوە زۆر مهمە. چەنێ ئەو مەعیدە و گەدەمان گرنگە بایەخی پێ بدەین ئەدوا ئەچین بە دوای مەطعەمە ڕاقیەکە ناخواردنی تێ بکەین. ئەو مێشکە پێویستی بەوەیە کتێبی ڕاقی و کتێبی جوان و معلوماتی باش بخیتەناو ئەو مێشکە بۆەوەی لە برسێتی ڕزگاریکەی باشە. چۆن هەوڵەدەی بۆی ئافرەتی باش بهێنی بۆ ئەوەی کەوا حەز و ئارەزووی ژن و مێردایەتی و بابەتانە ئیتر ئیکتیفا بکەی و پێویستی بەم لاولانە بێ ئەبێ چۆن ئەوێ تێرەکەی چۆن مەعیدە تێرەکەی بێ ئەو مێشکە تێرکەی ئەو مێشکە تێر نەکەی دوایی بە سەرگەردانی ئەمێنیتەوە. خوای پەروەردگار عاقبەتی هەموو لایەکمان. ئامین ئینشاءالله. شێخ ئێستا گەنج بە دوای عیلما ناکەوێ. جاری وایە سیمینارەکە بێ کۆڕەکە بێ ئەڵێ وەڵا ئەمانە بیکەی بە لایف بیکەی بە ئۆنلاین یعنی بە دوای عیلما ناچن بۆی مانوو بن. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ اخشەوشەنوا فإن النعمة لا تدوم. ئەفەرمێ خۆتان لەسەر زبری و ناڕەحەتیەکانی ژیان ڕابێنن و کۆڵ مەدەن چونکەم ئێوە وا مەزانن بەردەوام لە ناو ناز و نیعمەتان. ئەو نیعمەتانە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان نەمێنێ. نیعمەتی گەنجێتی، نیعمەتی لەش ساغی، نیعمەتی ئەمن و ئەمان، نیعمەتی دایک و باوک. لە بیرمە بابم ئەی فەرموو تەڵەبەیەکمان لابوو زۆ زیرەک بوو فەقێکمان لابوو زۆ زیرەک بوو چەند نامەیەکی بۆ هات لە کاتی فەقێتیە ئاوا نامەکان کەپس کرابوون بۆی بیخوێنێتەوە نەیخوێندەوەتیان بۆ نایخوێنێتەوەتی وەڵڵاهی ئەترسم بیخوێنمەوە بڵێ بابت وفاتی کردووە یعنی بگەڕێمەوە ئەو خوێندن و ئەو عیلمە یعنی لە دەستم دەرەچێ لەوانەیە تێکەڵ ببم لەگەڵ حوزن و ناڕەحەتی و ئێش و ئازاری تەعزیە و بابەتانە دوایی دڵیشم هەڵبقەنرێ لە خوێندن و بابەتانە لێی گەڕێ خوێندەکەم تەواو کرد جاوجاییکەمەوە ئەگەر باب مردیش بێ تازە هیچ بە من ناکرێ لێی گەڕێ. والله ئەو ڕۆژێک کە ئیجازەنامەی خوێند ئیجازەنامەیان بۆ خوێندەوە ئیجازەی وەرگرت جا ئەو جاوتی بایەک بە یەکی نامەکان بخوێنمەوە وتی یەکیان وتی فڵان کەسی برات ژنەهێنی حەزەکەیم بگەڕێتەوە بۆ پرۆسەی زەواج فڵان کەس نەخۆش کەوتو لەسەر مەرگایە نازانم ئەگەر بیتەوە زۆر باشە فڵان سێرەکەمی کە لەوانە ئەڵێ بابت وفاتی کردووە ئەگە بگەڕێتەوە زۆر باشە ئەڵێ ئەگەر بەهاتایە و من ئەم بابەتانە بخوێنداتەوە بۆم سەفەرام ڕۆشتمایە لە بخوێندنا نەجاحەتم نەهێنا بەڵام کە خوێندەکەی خۆی تەواو کرد بە نەجاحی چووەوە هەموو ئەم بۆشایانەیە کە دروست بووبوون هەر هەمووی پڕ کردەوە هەر هەمووی ینی بۆشایەکانی نەهێشتەوە. گەنجی ئێمە ئەبێ بزانێت کە ینی ئەو تااقەت و توانا و لێهاتوویەی کە خوای پەروەردگار وەکو نیعمەتێک داوێتی پێی بە فیڕۆی نەدا ئەبێ یعنی بەکاری بێنێ ئەبێ بێتە مەیدان ئەبێ خۆی مسلحکە خۆی ئامادەکە بە دوای ینی کون و قوشبنی ژیانە بگەڕێ بە دوای ینی زاڵ ببێ بەسەر میحنەت و ناڕەحەتەکانی ژیانی خۆیان ئەگەر وای کرد سەرکەوتوو ئەبێ ئەگەر وای نەکرد دوایی یعنی خۆی دوا ئەکەوێ. ئێمە نمونەی زیندوو ئەوانەی کەوا
لبداية عمره زور خويان مانو أكن لأخير عمره كبيرة بن إسراحتكن طالما بدأ سوية ولا سلمية زيدان يشتووا يعني بيك إمزاء شكاني أرواه بس أويك لبداية عمره بتملي تملا و هيزو قوتنا ذات أخوي وهنجاوا كان نابري وأو جنجت جوانا سرفكا دواي بير أبي ببيريتي بدوي معيشتي جيانا أجري يا حنبالك لبازار كان يا يعني لقريز وحرمتهم أوانش بيشو مهنية كان يا باكرويك جنجا دوسيك يعني باشا يمش خو أبي خومان جنجي خومان بباريزينو أصلا أبويا خومان أو أنا باكو تميز بنايا ثقافة مان يعني بير كرنوا مان آسي روشنبيري مان أو أنا برز بايا أو كلينسي بكاري دينا فرمنا دايا أو بابتي إخوان فرمنا دايا بوبيك جنجا دوسانيش عزيدنا خون أوان بتشين بشوازي كتير بجوري كتير يعني لحياته لجيانا بن بويا إيما همومان بيويس مان بوشياريه وشياري لا تاك بوكو بو خيزان جنج بتايبتي بويك يعني لسربي خومان راوسينا وبويك بأقارك نروين جنجما بأقارك نروك إنسان توشي خمو خفتوه باش شيخ جان ورده بروكوتايتين بس حزكم برسيارك تقريبا هم بيوندي بوشونيك جناب خلشي وهمش قيامتيه جناب خلشي خراسانيش ليو دجال سرهلا دا معلومات لسر بابتي خراسان ليو دنيا آخري رودا أما نايو نيشي تو خراسان منطقي كي قورية شون علي أرزي شارزور أرزي خراسان بلادي خراسان حدود اتحاد السوفيتي أوزبكستان وبرشيكي أفغانستان ومنطقي كي زورة خراسان زورترين ريجي علم وزانس وزانياري وزاناي بليمتي تيال كوتوا وخراسان أبو مسلمي خولاني خراساني مشهور بوا كقائدي كي كردي بوا الشيخ محمد خراساني بابيري من كلي وهاتها أو لقبي بابير معنا ويما بنا مالو أسري خراساني لكردستانا يسا يعني مشهورين شهرة مان هي مدرسة مان هي مزقوت مان هي دربني خانة دومام لوين مزقوتي الشيخ محمد خراساني ومزقوتي إيمان ومزقوتي كانتو بدسي هر أسرة خانداني خراساني وان لهوليرا دوم مدرسة عريق وقورة مدرسة موسى عبد الكريم مدرسه لمزقوتي شهداء موسى إبراهيم هرشلي لويه ومزقوتي آيندا موسى الشيخ مزدي خراساني ومدرسة موسى ملا حمد بني كاني ساناني أبين بريوة ومنيش ومزقوتي يكون مدرسة كربنابي شمحي خراساني دروسا كم بويا دجال لخراسان ودي شكم علمي خراسان علمي كي معتمدة خلق اعتمادي أكاد تصر بويا ليودي خلق بخلط يعني وهي خلق اعتماد بخانة سري يا كم جار ليو دس بيجا علم بله أوانيك أهلي خراسان بون علم كان يعني جيمة معنا بوا بوا أو في لبكا وخلق بجيمة معنا واعتباري دابني فعلا دجال أشيله خراسان ودي بوي بلي منيش عالمي كي خراساني ورن يعني متمانن بيبكن ورن شوين بكون ورن باورن بيبكن ورن شايتمان بيبينن شوكم أجر بلي ولا من يكسر بلين لشويني كي خراب وهاتهم كذا أجر بلي لا نازم شويني كي خراب ناوي في بينين شويني كي خراب بلين قندي لبناني أجر بلي لا قندي لبناني كي باوري بيجا وايا قبل اللي يوهاتهم تزواري بنا علمه بل جاري الفانو كيبو لصدمي حزتي عمر الرويشدي ثقافي هبو الرويشدي ثقافي كابراك بو ايوت مان او عاباي لسر شانم بيغمر كدو تسر شانم منديلا كم بيغمر بسيتيوا منديلا كم هي بيغمر خويتي عابا كم هي خويتي ومن خلقي مدينم وبيغمر دعاي بو كردوم ورن بيوم كان خلق يعني زاني كسيك أبو جواره هي ليه كوبونو يعني شيء فرمي أي ورن عراقم بوبيانن ورن زين بوب كان عشانه ما دام بيغمر لا بيغمر وهاته خلقي كي نزان أفرم بويانا كرت حتى خبري عن ده بحضر عمر يعني يا عمر كعبريا كعت السدير وخلقي شوان ده
ئەڵێ ئاباکەم ئابای پێغەمبەرە و نەعلەکان و پێڵاوەکانم و مندیلەکان هی پێغەمبەرە و شمشێرەکەم هی خۆیەتی و تێوە کێ وتی کورە عەرەقی حەڵال کردێ کورە دزی حەڵال کردێ تێوە کێ هێنای سێرەکە کابراایەکی فاسقی فاجر یەکسەر سەری تاشی ئاباکەی لە بەرداکەند و سووتاندی بۆی خەڵک بە ئابا نەخەڵەتێ وەڕدێنی سمێڵی ڕدێنیشی تراشی و ناوینا سەر وڕدێنیشی تراشی ناوینا فۆیسیقی ثەقەفی ڕۆیشت فۆیسیق فاسقی ثەقەفی باشە بۆیە خۆی ناو ڕۆیشی ثەقەفی ثەقەف یعنی کێ ثەقەفی بووە کاکە یعنی سەقیفەی بەنی ساعیدە معتەبەر بوون یعنی علمێکی بەرزا نا ئەو شوێنە بوو کە متمانیان بە حەزەتی ئەبوو بەکردا بەیعەتیان پاش پێغەمبەر بەیعەتیان داپی وتیان هەر شتێک لەوێ بوو بێ تەواوە هەر شتێک لەو بنەماڵە بوو بێ تەواوە ئەی چۆن بۆیە کاریگەریەکەی بووە دەجاریش کە لە خۆراسانەوە تێ ئەگەر بڵێ لە گوندی لوبنانەوە وڵا کەس شوێنی ناکرێت ئەی بڵێ لە خۆراسانەوە دێم بڵێ لە مەکەوە دێم ئەی چۆن باشە شێخ جان پرسیارە لێ یەکەم بەس بە کەلیمەیەک جوابم دێتەوە باشە ژیانی فەقێتی جامیعە مەدرسە نازانم هەرچی ناو بنی کوردستان کوردستان هیچ ناوێک هەڵ ناگرێت لە کوردستان نەبێ کوردستان تەکیە و خانەق تەکیە و خانەقا مرکزی علم و عرفان گەنج هێز و قووەت مامۆسای ئاینی پێشەوە مامۆسای ئاینی ڕاستەقینە پێشەوە خەمخۆر دڵسۆز طالبی علم طالبی علم مێش هەنگوین بە دوای شیلەی گوڵانە مێش هەنگوین چەندێ حەریسە بە دوای شیلەی گوڵا کامە پاکە کامە چاکە طالبی علم ئاوا خۆی پیشان بدا ئاوا خۆی بناس مزگەوت شوێنێکی ئارام بۆ خواناسی و خواپەرستی شێخ ژان کۆتا پەیامت چییە بۆ گەنجی ئەم نیشتیمانە بۆ ئەم میلەتە بۆ کوردستان من لێرەوە سڵاو و حورمەت بۆ تەواوی گەنجانی وڵاتەکەم نیشتیمانەکەم گەنج خوای پەروەردگار هێز و قووەتێکی جوانی داوە پێی ئەگەر بێت و بە جوانی بەکاری بێنێ مێشکی خۆی یەکەم جار ئەوەندەی سەرقاڵی یعنی دنیای شەهوەت و دنیای مادین ئەوەندە سەرقاڵی دنیای معریفەت و دنیای عرفان بین علم و عرفان بین کە علم و عرفان پەیوەستی بە مێشک و بە دڵەوە هەیە عرفان لە دڵەوە علمیش لە مێشکەوەیە ئەم دوانەی ئێمە زۆر خاڵین لە کوردستانە گەنجەکانی ئێمە بێبەش لەم دوانە ئەو مەرکەز و شوێنە پیرۆزانە ببینەوە کە مێشکیان پڕەکە لە علم دڵیان پڕەکە لە معریفەت و لە خواناسی و لە مەحەبەتی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە بۆ ئەوەی دوورکەونەوە لە تێرکردنی شەهوەت و لە تێرکردنی بەطن زگ ئەو زگە لە سەرڕای نەخۆشی و تەمبەڵی و هەروەها بێتەوە کرش و ئێمە نانێکە خۆین و ئەچین لە ڕاضە قوتی خۆمان سەرفەکەین بۆی کە کرش دانانین و نازەم نە ئەوەندەی ئیهتیمامان داوە بە شەهوەت و بەطن ئەوەندە ئیهتیمام دەین بە دڵ و بە مێشکمان بەڕاستی مێشکمان فراوانە بێ بزانین چی بکەین بۆ وڵات و بۆ نیشتیمان و بۆ ئایندەمان یعنی ئەمڕۆ وەسائل زۆرە بۆ مێشک فراوان بوون ئەو جیهازی مۆبایلی کە بەدەستێتی یوتۆب بکاتەوە دەیان فکرەی جوان دەیان سەلیقەی جوانی بۆ دروستە بێ هەرێکێ لە بوارێکە لە بواری فەلاحەتە لە بواری یعنی ئاژەڵداریە لە بواری خوێندن و معریفەتە لە بواری کەرتی تایبەتە لە بوارە جیاجیەکانە ئەتوانێت دەستی هەبێ لە ئاوادانکردنەوەی وڵات و نیشتیمان و لە دروستکردنی هەلی کار بۆ خۆی و بۆ چوادەوریشی خوای پەروەردگار وڵات و نیشتیمانمان پارێزە لە میحنەت و ئێش و ئازار و ناڕەحەتی شێخ ژان خوا بەخێری بۆ هیوای ئەم پۆدکاستی جەنابیشت ئەم وتەوە ئەم قسانە بازنی بیکردنەوەی گەنجەکانمان فراوان بکاو بتوان خزمەتیشی ئەم نیشتیمانەوە ماینە بکەن ئینشاءالله یا ڕەبی موفق بن سوپاسانەکە منش لێرەوە سوپاسی ئەم پێشوازیە گەرمەتان لێکام و ئەم دیدارە جوانە و خوای پەروەردگار بیکاتە باعیسی ڕەحمەت و بەرەکەت بۆ هەموو لایە
و لێرەشەوە سوپاس و پێزانین بۆ دەستگای ڕوانگە کە لە مانگی پیرۆزی ڕەمەضانە یعنی من کە ئیتساڵم کردووە لەگەڵ بەڕێوبەر و ستافەکەتانە ئێوەش خەمخۆرانە هاتوون بەدەمی خەڵکی فەقیر و هەژار بۆ تەوزیعکردنی مساعدات و من ئەوە بە بەرز ئەنرخێنم و دوعای خێرتان بۆ ئەەکەم وخۆی پەرۆگار ئەجر و پاداشتی یەک بە یەکتان بداتەوە لە پرزگا هەتا بەڕێوبەر و هەتا تەواوی خەمخۆرانی سپاسەکەن شێخجا هەمیشە وەکو دەستگای ڕوانگە ئەو ئیتیجا هەمانێک کە خزمەتی خەڵک بکەین کە ئەم نیشتیمانە زیاتر ئاودام بکەیتەوە شێخ مەزار خۆراسانی زۆر بەخێر بی خۆشحاڵ بین لێرە لە پۆدکاستی ڕوانگە لەگەڵ گەنجینەکەماناوی لە کۆتاییە نامەیەکمان هەیە پەیامێکمان بۆ جێبێڵی بۆ وەکو یادگاری بخێن ناو گەنجینەکە و زۆر بەخێر بی موفق بن انشاءالله و سەربەرزم انشاءالله. بە ناوی خوای گەورە بە بۆنەی بەشداریکردنمان لەم بەرنامە پەیامی ئێمە بۆ دەستگای ڕوانگە ئاوڕی دڵسۆزانە چەند پیرۆزە بۆ بژانەوەی هەژارانی کوردستان دەبارە بژانەوەی هێزری و ڕۆحی خەڵکانی کوردستان و گەنجانی وڵات و نیشتیمان گرنگترە و پیرۆسرە. ئەوەش بە دەستگایەکی تۆکمەی خاوەن هێمەت دەکرێت. ومێدوان وایە دەستگای ڕوانگە ئەو خەمەقۆڵە هەڵگرێت. براتان مەظهەر شێخ محەممەد تاهر الخوراسانی.